بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سەرەتا بەخێراتنتانەکەم بەڕێزان لە دەستگاکانی ڕاگەیاندن لە هەرێمی کوردستان و لە عێراق. ئامانج لەم چاوپێکەوتنە بە دیاریکراوی قسەکردنە لەسەر دووسێتەوە کە بە گرنگمانزانی لەم کاتە قسەی لەبارەوە بکەین. یەکیان بابەتی دەستوری هەرێمی کوردستانە و یەکێکیان بابەتی هەڵبژاردنەکان پەرلەمانی کوردستان و کۆمسیۆنی هەڵبژاردنە و یەکێکی تریشیان ڕۆڵی پەرلەمانی کوردستانە لە ئێستایە و لەو 2 ساڵی کە ئێمەیان 2 ساڵ و چەند مانگی کە ئێمە سەرۆکایەتی ئەو دامەزراوەیەمان کردووە. لەوەی یەکەمیانەوە دەست پێکەم کە بابەتی ئامادەکردنی ڕەشنووسی دەستوری هەرێمی کوردستانە بۆ ڕاپرسی بەڕێزان. ئەمە ئەرکی پەرلەمانی کوردستانە و ئەرکی خولەکانی تری پەرلەمانی کوردستانیش بووە لە مادەی 120 دەستوری عراقی ئەو حەقە دراوە بە هەرێمی کوردستان کە ببێتە خاوەنی دەستوری خۆی. جێی ئەسەفە کە ناکۆکی نێوان هێزە سیاسیەکان لە هەرێمی کوردستان بۆ بەمای ئەوەی کە ئەوە 16هەمین ساڵە ئێمە نەمانتوانیەوە ببین بە خاوەنی ئەو ڕەشنووسە. ئەمەوێت بە سەریعی باسی ئەوە بکەم کە ئێمە لە سەرەتاوە چیمان کردی. یەکەم ئیشی کە دەستمان پێکرد لە سەرۆکاتی پەرلەمانی کوردستان سەردانی هەموو هێزە سیاسیەکانمان کرد، باسی گرنگی دەستورمان لەگەڵکردن هەموو هێزە سیاسیەکان متفق بوون لەگەڵمان کە لەم خولەی پەرلەمانی کوردستانە بێ ڕەشنووسی دەستوری هەرێمی کوردستان ئامادە بکرێت بۆ ڕاپرسی. بەڵام جێ ئەسەفە کە دەستمان بە پرۆسەکە کرد بە شێوەیەکی کردارەکی. ئێمە هەندێک لە کاردانەوەی هێزە سیاسیەکان و حیزبە سیاسیەکانمان بینی کە جیاواز بوو لەوەی ئەو کاتی کە ئێمە سەردانمان کردن زۆر جیاواز بوو لەوەی کە دەستمان کرد بە پرۆسەکە و جۆرێک لە ڕوبەڕووبوونەوە دروست بوو کە هەندێک لە هێزە سیاسیەکان پیان وابوو کە لە ئێستا ڕەشنووسی دەستوری هەرێمی کوردستان یا دەستور بۆ هەرێمی کوردستان گرنگ نییە. ئەو کات کە دەستمان پێکرد ئێستاشی لەگەڵ بێ ئێمە پێمان وایە دەستور بۆ هەرێمی کوردستان زۆر گرنگە چونکە یەکێک لە ئەو کێشانەی کە لە هەرێمی کوردستانە هەیە ئێستاوەیە کە ناهاوسەنگێکی زۆر لە نێوان دەسەڵاتە گشتیەکان یان دەسەڵاتە دەستوریەکان دامەزراوە دەستوریەکان لە نێوان هەرێمی کوردستانە هەیە و قانونەکان مەرجعێکی فعلیان نییە و هەر بە قانون ئەوەی بە قانون کردوتە ئەتوانی هەر بە قانون گۆڕانکاری تیا بکەی ئەگەر لە ڕووی پرینسیپە دەستوریەکانی شەوە نادەستوری بێ بۆ نمونە درێژکردنەوەی ماوەی خولەکانی پەرلەمانی کوردستان و پندێک بابەتی ترکە لە دەرەوەی پرینسیپە دەستوریەکانە. ئەمێ بە هەموو لایەکی ڕابگەێنم کە ئێمە هەوڵەکەی خۆمانداوە لە هەوڵەکەی خۆمان بەردەوامین. ئێمە پێمان وایە نان و ئاو و گوزەران و ژیان گرنگە، بەڵام ڕێکخستنی دامەزراوە دەستوریەکانی هەرێمی کوردستان، زەمانکردنی ماف و ئازادیە گشتیەکان، دانانی سنوور بۆ هەر دەسەڵاتێک بۆی بزانێت چۆن مامەڵە دەکات، چەسپاندنی پرەنسیپی جاکردنەوەی دەسەڵاتەکان هەموو ئەمانە گرنگە بوو بە دەستور ئێمە ڕسممان کردایە تا ئێستا. بەڵام ئەمە بەڕای گشتی گەلی کوردستانی بڵین کە دەستور لە هەلومەرجێکی ئارامی سەقامگیرە ئەنووسرێتەوە کە هێزە سیاسیەکان متمانیان بە یەکتری هەبێ و خەڵکیش متمانەی بە هێزە سیاسیەکان هەبێ کە جێ ئەسەفە لە ئێستا ئێمە لەو هەلومەرجیانین. هەرچەنە باوەڕێکی تر هەیە کە پێی وایە دەستور دەتوانێت سەقامگیری دروستکە و باوەڕەش باوەڕێکی ئەتوانین با بڵێن جێگەی مناقەشە و جێگەی دراسە و جێگەی احترامگرتنیشە. بەڵام بە شێوەیەکی گشتی ئەمە دۆخی دەستورە بەردەوام ئێمە ئەم پرسیارەمان لێکرێ ئەمەوێ ئەوە بڵێم کە ئەبێ هێزە سیاسیەکان یارمەتی پەرلەمانی کوردستان بدەن بۆ ئەم پرۆسێ بباتە پێش. سەبارەت بە هەڵبژاردنە گشتیەکانی پەرلەمانی کوردستان ئەمەوێ لێرەوە پەیامێک ڕابگەێنم داوا لە هەموو هێزە سیاسیەکانی گەلی کوردستانەکەم کە ئێستا لە پەرلەمانی کوردستان فراکسیۆنیان هەیە ئەندامیان هەیە کە ئەبێ یارمەتی پەرلەمانی کوردستان یارمەتی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بدەن ئەگەر ئەیانەوێت لە ماوەی ساڵێکە هەڵبژاردن بکرێ. واتە ئەگەر ئەیانێ هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان لە کاتی خۆیان بکرێ ئەبێ یارمەتیمان بدەن و ئەبێ هەمویان ئامادە بن سازش بۆ یەکتری بکەن بۆی لە خاڵی هاوبەشە بگەین بە یەکتری. هەم ئەگەر ئەمانەوێ یاسای هەڵبژاردن هەموار بکەینەوە ئەبێ پێکەوە بیکەین بە سازان بیکەین. لە ساڵی 2020ەوە کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان لە هەرێمی کوردستان ماوەی بەسەر چووە و دەسەڵاتی هیچ جۆرە ئیجراعاتێکی نییە جگە لە خۆبەڕێوەبردن و ناتوانێت پرۆسەی با بڵێن ئیجراعاتە ضروریەکانی خۆ ئامادەکردن بۆ هەڵبژاردن دەست پێ بکە و بەڕێزیشتانە زانن ئەبێ پێش ئەوەی خولەکە تەواو ببێ بە چەند مانگێک ئێمە ئامادەکاریەکانمان دەست پێ کرد بێ و تەنانەت هەڵبژاردنیشمان کردبێ بۆ ئەوەی کە نەکەوینە ناو فەراغی دەستوری یان فەراغێکەوە کە نەبوونی پەرلەمانە لە ماوەی نێوان ئەنجامدانی هەڵبژاردن و پەسەندکردنی دەرەنجامەکانی. و ئێمە وەکو پەرلەمانی کوردستان سەرۆکاتی پەرلەمانی کوردستان کۆبوونەوە یەکمان کردووە لەگەڵ فراکسیۆنەکان ئەمانەوەی ڕوئیان واضح بێ سەبارەت بە قانونی انتخابات سەبارەت بە کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان و ئەمەوێ بە
خەڵکی کوردستان بڵێم بەڕای گشتی بڵێم سەرۆکاتی پەرلەمانی کوردستان بەبێ یارمەتی حیزبە سیاسیەکان بەبێ ئەوەی کە ینی بەبێ بوونی ئیرادێکی ڕاستەقینە لە نێوان لە لای حیزبە سیاسیەکان بۆ ئەنجامدانی هەڵبژاردن لە کاتی خۆیان ناتوانێت بەتەنها ئەو پرۆسەیە بەڕێوە ببات چکە دوجار ئەوەی کە بڕیارەدا لەوەی ئەم پرۆسێ بەڕێوە بچێ فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستانن کە ئەوانیش بێگومان سەر بە حیزبە سیاسیەکانن جگە لە چەند ئەندامێک کە خەڵکانی سربەخۆن و ئێمە تا ڕادێکیش محکومین بە ئەو ڕێکەوتنە سیاسیانی کە پێش دروستکردنی کابینەی حکوومەت و پێش دروستکردنەوەی هەیکەلی دامەزراوە دەستوریەکان لە نێوان هێزە سیاسەکانە کراوە بۆ نمونەوەی لە نێوان پارتی و یەکێتیا کراوە ئەوی لە نێوان پارتی و گۆڕانە کراوە کە تیاتی بە سەریحی ئەڵێ لە ئەو بابەتانەی یان لە ئەو یاسایانی کە ڕەهەندی نیشتیمانیان هەیە و ڕەهەندی چارە نووسازیان هەیە دەبێت سازان بکرێ بۆ سازان ئێمە پێویستمان بە پشتیوانی و بە دەعمی هێزە سیاسەکانە لە هەرێمی کوردستان چونکە ئێمە لە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان ئەمانەوێ هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان لە کاتی خۆیان بکرێ و دەمانەوێ لە 6/11/2022 111 ئەندامی تازە بۆ پەرلەمانی کوردستان هەڵبژێردرابێ. سەبارەت بە ڕۆڵی پەرلەمانی کوردستان لە ئەو ماوەی کە ڕابرد ئەمە لە ماوەی 2-3 دقیقە قسەی لەبارەوە بکەم. هەستەکەم جۆرێک لە تێنەگەیشتن یان تێگەیشتێکی هەڵا سەبارەت بە پەرلەمانوەکو دامەزراوێکی تەشریعی و ڕقابی چۆتە ناو خەڵکەوە ئەمێ ئەو ڕوانگەیە ڕاست بکەمەوە ئەویژەوەیە کە جارێک کارکردن لە پەرلەمانی کوردستان بەدەستە جەمعیە و هەموو شتێک لە پەرلەمان نەک لە هەر لە پەرلەمانی کوردستان لە هەموو پەرلەمانێک بە دەنگدانە دەنگدانیش بێگومان بە ژمارەیە و خەڵکی کوردستانیش لە من باشتر ئەزانن پێکاتە و با بڵێن دابەشبوونەکان لە ناو پەرلەمانی کوردستان ژمارەکان بە شێوەیەک دابەش بوون بۆیە بەرزکردنەوەی سەقفی تەوەقعی خەڵک پێشبینی خەڵک بەرامبەر بە پەرلەمان بە ڕۆڵی پەرلەمان لە چارەسەرکردنی کێشەکانی گەلی کوردستان هەستەکەم بە چاواشەکردنی خەڵکە بە شێوەیە کە ڕێگە ڕاستەکەیان لێ تێک ئەدا بە نمونە پەرلەمان یاسا دەرەکە و چاودێری حکوومەتەکە لەسەر پێچیکردنی یاسایە لێ پرسێتەوە بۆ هەموو ئەمانە پێویستی بە دەنگدانە سەرۆکی پەرلەمان لەناو ئەم پرۆسسەیە بەس ئیدارەدا و سەرۆکایەتی بەس ئیدارە ئەدەن و هەر یەکێک لە ئێمە لە سەرۆکایەتی تەنها یەک دەنگمان هەیە بە سەرۆکی پەرلەمانیشەوە واتە جیاوازیەکی زۆر هەیە لە نێوان ڕۆڵ و دەسەڵاتی سەرۆکی پەرلەمان لەگەڵ ڕۆڵ و دەسەڵاتی سەرۆکی حکوومەت لەبەرەوەی دەسەڵاتەکانی سەرۆکی حکوومەت لە ناو یاسابەرکارەکان لە هەرێمی کوردستان بە واضحی دیارە و ڕۆڵ و دەسەڵاتەکانی سەرۆکی پەرلەمانیش لە ناو یاسابەرکارەکانی هەرێمی کوردستان و لە ناو پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستانە بە واضحی دیارە ئەوەی بۆ من گرنگەوەکو سەرۆکی پەرلەمان ئەوەیە کە ڕۆڵ ببینم لەوەی لێکترازان لە نێوان فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستانە ڕوونەدا و ئەوەی بۆ ئێمە گرنگە ئەوەیە کە پەرلەمان بۆ خۆی نەبێتە هۆکارێکی تری دروستبوونی ناسەقامگیری سیاسی و هاندانی با بڵێن شەقام بە ئاراستەیە کە دوجار لە بەرژەوەندی گەلی کوردستان نەبێ بە شێوە گشتێکە ئەمە ئەرکی پەرلەمانەیان ئەمە ڕۆڵی پەرلەمانە ئێمە لە 2 ساڵی ڕابردووە ئەوەی کردومانە ئەوەیە کە ویستومانە شێوازێکی جیاوازی کارکردن بەڕێوە ببین لەوەی کە نەمانیستۆ بە هەڕەمەکی یاسا لە پەرلەمانی کوردستان دەربچێت ئەبەرەوەی ئامانجی سەرەکیمان هەر لە سەرەتاوە و بە هەمانگی لەگەڵ حکوومەت یاریمی کوردستان ئەوە بووە کە بیئەی تەشریعی یان ژینگەی تەشریعی بۆ سێکتەرەکانی تری اقتصاد لە هەرێمی کوردستانە دابنین جیا لە نەوت واتە گرنگ بۆ بەلامانەوە بیئەیەکی تەشریعی یان باڵێن ژینگەیەکی یاسادانانی سەرنجڕاکێش بۆەوە بەرهێندا بنین لە کەرتی کشت و کاڵ لە کەرتی پیشەسازی لە کەرتی گەشت و گوزار لە بواری بازرگانی و خۆشبەختانە بەشێکی زۆری ئەمەمان کردووە چەند یاسایەکمان ماوە ڕەنگە بگەینە ئەو ئامانجەیان ئەو تارگێتەی کە بۆ خۆمانمان دانابوو کە پێی بگەین ئەم جۆرە یاسایش زۆر سەرنجڕاکێش نییە بە نسبەت خەڵکەوە وەکو یاسایەک نییە کە ڕەهەندی سیاسی هەبێ و سەرۆکی پەرلەمانی تیا ببێ بە بەتەڵ یان سەرۆکایەتی پەرلەمانی تیا ببێ بە بەتەڵ یان پەرلەمانی بە شێوەیەکی گشتی تیا ببێ بە پاڵەوان بەڵام ئێمە پێمان وایە ئیشێکی جیاوازمان کردووە بەوەی کە ئەم خولەی پەرلەمانی کوردستان خولێکە توانیوێتی ژینگەی یاسادانان بۆ ئەو سێکتەرانەدا بنێ کە لە هەرێمی کوردستانە دەشێ گەشەیان پێ بدرێ و بکرێنە سەرچاوەیەکی تری داهات جیا لە نەوت چونکە بداهاتی نەوت بەداخەوە ینی بە شێوەیەکە کە بەردەوام لە هەڵبەز و دابەزە و جێگەی ئیستیقرار نییە و جێگەی پشت پێبەستن نییە
و هەستەکەم ئەوەنە قسە بەسە ڕەنگە ئێوە لە نەتیجەی پرسیارەکانتان بتوانم قسەی زیاتر بکەم و زۆر سپاسدارم. فەرموون. زۆر سپاس دکتۆرم. وەڵام من سێ پرسیارم هەیە. پرسیارێکیانەوەیە کە زۆر لە خەڵک پیان وایە پەرلەمانی کوردستان ئێستا ڕۆڵ و کاریگەری جارانی نەماوە. هۆکارەکەی ئێوە لە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان و پەرلەمانتارانە یان ئەو دۆخە سیاسیە کە لە هەرێمی کوردستان هەیە. پرسیارێکی دیکەمەوەیە کە زانیاری هەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستانە نییە. ئێوە کە سەرۆکی پەرلەمان و ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانیشن زانیارە دروستەکە چییە؟ بابەتێکی دیکە جەنابەت باسی دەستورت کرد. سەرۆکی هەرێمی کوردستان وتی هەموو هەوڵێکمان بوو ئەوەیە کە پێش هەڵبژاردن دەستور تێپەڕێنین. یعنی تۆ ئێستا بێئەمەلی لەوەی دەستور پێش هەڵبژاردن تێپەڕێنرێ دەستوری کوردستان ڕەشنووسی دەستوری کوردستان لەم خولەی پەرلەمانە بەوازحی پێم بڵێ تێناپەڕێ؟ لەوەی ئەخیرانەوە دەست پێکە من بێئەمەل نیم ئەگەر بێئەمەل بوومایە کۆبوونەوەی سەرۆکی فراکسیۆنەکانم دانە ئەنا بۆ ئەوەی کە ڕێی خۆیان ڕێی کۆتایی خۆیان سەبارەت بە کاراکردنەوەی لیژنەی ئامادەکردنی دەستور بۆ ڕاپرسی بهێنن. دیارە ئومێدم هەیە کە ئێمە ئەتوانین کارەکە بکەین بەڵام ئەمەیە بڵێم کە ئاڵنگاری و ئاستەنگ لە بەردەمی پرۆسەکایە ئەویش پەیوەندی بە پەیوەندی نێوان هێزە سیاسیەکان و پەیوەندی بە متمانە لە نێوان خەڵکی کوردستان و لە نێوان هێزە سیاسیەکان و کۆی پرۆسەی سیاسی هەیە کە هەموو ئەمانە پێکەوە توانن چکە دەستور عقدێکی کۆمەڵایەتیە بە تەنها عقدێکی سیاسی و قانونی نییە بۆعدێکی کۆمەڵایەتیشی هەیە. سەبارەت بەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان ناوێ هەڵبژاردن بکرێت بەڕاستی ئەمە هیچ بنەمایەکی نییە. ئەگەر ئەوە ڕاست بواە من بۆ خۆم داوام نەئەکرد لەوەی کە لەگەڵ فراکسیۆنەکان سەرۆکی فراکسیۆنەکان کۆ ببینەوە بۆ ئەم بابەتە و خۆم سەرپەرشتی و ئیدارەی کۆبوونەوەی فراکسیۆنەکانم نەئەدا بۆ ئەوەی کە هێشتا ساڵێکی ماوە بۆ هەڵبژاردن ئێمە ئامادەکاریەکان بکەین چونکە دەزانم لە ڕووی تەکنیکیەوە و لە ڕووی لۆجستیەوە ئەگەر ئێمە لە ئێستاوە دەست بە پرۆسەکە نەکەین دواتر ئامادە نەبوون یان بە ئامادە نەبوونی کۆمسیۆن یان با بڵین کارانەکردنەوەی کۆمسیۆن نەبوونی تۆماری دەنگدران بۆ خۆی دوجارە بێتە هۆکارێک بۆ ئەوەی هەڵبژاردن ئەنجام نەدرێ و بۆ خۆم لە کۆبوونەوەکی مەکتەبی سیاسی بەشدار بووم و لەگەڵ تیمێکی تەکنیکی بە هەمان شێوە بەشدار بووم ئەوەی ئەزانم ئەوەی کە بە من وتراوە ئەوەیە کە یەکێتی نیشتیمانی هەڵبژاردن لە کاتی خۆی ئەنجام بدرێ و بۆ ئەوەش ئێمە ڕاست پێدراوین هەموو سەرۆکی پەرلەمان هەموو فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی کوردستان کە بە ئەرکی خۆمان هەستین نەوڕۆوە. سەبارەت بە ڕۆڵی پەرلەمان وڵی زۆر بەراورد دەکەم لە نێوان خولەکان جیاوازەکانی پەرلەمان و ئەم خولەی پەرلەمانە بەڕێزان. بەڵام ژینگەکە جیاوازە. خولی یەکەم و دۆمی پەرلەمان بریتی بوو لە یەکێتی و پارتی. سەرۆک مام جەلال و سەرۆک بارزانی لەسەر هەر شتێک ڕێکەوتن مرکزێتێکە بوو ئاهاتە خوارەوە و جێبەجێ دەبوو. ئەرکی سەرۆکی پەرلەمان زۆر سادە بوو زۆر ئاسان بوو. خولی سێمی پەرلەمانی کوردستان ئۆپۆزیسیۆنێکی بەهێز هەبوو گۆڕان هاتبوو کۆمەڵ و یەکگرتو زۆر بەهێز بوون پێکەوە بەڵام لە بەرامبەرە فراکسیۆنی هاوبەشی یەکێتی و پارتی هەبوو 59 کەس بوون. هەر شتێک ئەهات بە زۆرینە دەنگدانەکرا بە زۆرینە تێدەپەڕی و پرۆسێسێکی ئاسان بوو معارەزە بەس ئەویان بەدەستەوە بوو ئاهاتنە دەرەوە یان و دیسان یەکێتی و پارتی تێیان پەڕان. یعنی ئەرکەکەی سەرۆکی پەرلەمان ئاسان بووی خستە دەنگدان دەنگیانەدا 59 لەگەڵ پێکاتەکان هەفتیان بە بەردەوامی زەمان بوو هەفتاشی نەهێنایە 56 هەر بە بەردەوامی زەمان بوو. لە خولی چوارەمی پەرلەمانی کوردستان بەڕێزان دوو کەس معارەزە بوون. یەکێکیان دکتۆر شوان بوو بە ڕەحمەت بێ عەفویکە لە بزوتنەوەی ئیسلامی لەگەڵ ئەگەر هەڵە نەبم ئەبوو کاروان لە حیزبی شیوعی. باقی پەرلەمان هەر هەمووی لە دەسەڵات بوو. هەموو پەرلەمان لە دەسەڵات بوو. هەموو پەرلەمان خەریکی پاراستنی حکوومەت بوو. لەبەرەوە ئەرکەکە تا ڕادێکی زۆر ئاسان بوو تا بابەتی سەرۆکایەتی هەرێم هاتە پێش و ئەو دۆخێکە ڕوویدا. ئەوەی ئێستا هەیە جیاوازە. هەم پێگەیشتنی سیاسی خەڵک وعی سیاسی خەڵک زۆر بەرزترە. هەم ڕاگەیاندن و سۆشیال میدیا دەتوانن قەرار دروستکەن دەتوانن لە قەرار پەشیمانت کەنەوە دەتوانن ئاراستە بکەن. هەم دابەشبوونی فراکسیۆنەکانی ناو پەرلەمانی کوردستان زۆر جیاوازە لە دابەشبوونی خولەکانی تری پەرلەمانی کوردستان. ئەوەی گرنگە سەرۆکی پەرلەمان چۆن حکمت بەکارەهێنێ لەوەی کە زۆرینە و کەمینە بەکارنێت. بەڕێزان
من 2 ساڵ و 4 مانگە لەوێم چ قانونێک بە زۆرینەوە کەمینە تێپەڕیوە چ مادەیەکی قانونی بە زۆرینەوە کەمینە تێپەڕیوە باوکێکی تر بێتە ئەو شوێنەی من خۆی تاقیب کاتەوە لەناو ئەو بیئەیە کە ئێستا ئێمە ئیشی تیاکەین بزانە موفق دەبێیانە سەبارەت بە ئیشەکان طبعا ئەم خولەی پەرلەمانی کوردستان ڕەنگە لە ڕووی تەشریعیەوە زۆر سەرکەوتو نەک سەرکەوتو نەبووین ئەستن فەراغی تەشریعی نەماوە بۆشایی یاسایی نەماوە ئەوەی کە پێویست بۆ هەرێمی کوردستان لە زەمنە جیاوازەکانە خولە جیاوازەکانی پەرلەمانی کوردستانە دەرچووە ئێمە ئێستا ئەو قانونانە دەرەکەین کە خۆمان بەخواستی خۆمان ئیشی لەسەرەکەین هێشتاش ئێمە 30 قانونمان دەرکردو و لەو 30 قانونە 20 قانونی تازەیە بەڕێزان ئەنجومەنی نوێنەرانی عێراقی کە ئەم فەوزایە و ئەم بەریەکەوتنە شیتیانێکە لە ناو پەرلەمانی کوردستانە هەیە توانیمێتی بە هەموو خولەکە 18 قانونی تازە دەرکە ئێمە توانیومانە 20 قانونی تازە دەرکەین هێشتاش ساڵێکمان ماوە سەبارەت بە چاودێری ژمارەی ئەو وەزیرانەی کە لەم خولەی پەرلەمانی کوردستان بە ڕئیس وزەرا و بە جێگری ڕئیس وزەراشەوە هاتوونەتە ناو هۆڵی پەرلەمانی کوردستان 3 ئەوەندەی ژمارەی ئەو وەزیرانەیە کە لە هەر خولێک لە خولەکانی تری پەرلەمانی کوردستانە هاتوونەتە ناو هۆڵی پەرلەمانی کوردستان ئەوەی لیژنەکان هەر باستان کەم لەبەرەوە قسەکردن لەسەرەوەی پەرلەمان ڕۆڵی خۆی ناگێڕێ یان بۆوە ئەوترێ لەبەرەوەی ئەو وەعیە سیاسیە ئەو ڕاگەاندنە ئەو سۆشیال میدیایی لە ڕابردووە لە ئێستادا هەیە لە ڕابردووە نەبووە من دڵنیام ئەوەی دوای ئێمە دێ لە خولی شەشەم زۆر لە ئێمە زیاترمان دووە بێت چکە خەڵک زۆر زیاتر واعی بووە و دابەشبوونی فراکسیۆنەکان لە ناو پەرلەمانی کوردستان دابەشبوونێکە کە ئیدارەدانی بەس بە حکمت دەکرێت سپاس بەڵێ بەدڵی خۆتە من جوان ڕۆ محەممەدم لە کێنێن دکتۆرە من سێ پرسیارم هەیە پرسیاری یەکەمەوەیە کە زۆر باز لە هۆکارەکانی کۆچەکرێت لە کاتێکا ئێستا لێشاوێکی کۆچی هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەیە بەرپرسانی هەرێمی کوردستان پۆلێنی جیاوازی هۆکارەکانی دەکەن بە بۆچوونی تۆ هۆکاری کۆچی هاوڵاتیانی هەرێمی کوردستان چییە و بۆچی پەرلەمانی کوردستان یعنی نەیتوانیوە کاریگەری هەبێت لەسەر کەمکردنەوەی پاڵنەرەکانی کۆچ ئەمە پرسیاری یەکەم پرسیاری دووەم ئەندامێکی پەرلەمانی کوردستان دەڵێ 56 جۆر قەیران لە هەرێمی کوردستان بوونی هەیە بێگومان ئەوڵێ بەڵێ بۆچی لیژنەکانی پەرلەمانی کوردستان کە بێگومان لیژنەی گرنگن و دەبێت ڕۆڵیان هەبێ تا چەند ئەم لیژنانە خەت و خاڵیان دیارە بە کەمکردنەوەی قەیرانەکانی هەرێمی کوردستانەوە تا چەند ئەو کارانەی کە کردویانە هەم لیژنەکانم پەرلەمانی کوردستان لێکەوتەکەی بۆ هاوڵاتی بۆ هاوڵاتی بەر لێکەوتەکەی کەوتووە بابەتێکی تر پرسی دەستور و یاسای هەڵبژاردن و پێکهاتی کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکانە لەو ماوەی کە ماوتانە دەتوانن ئەم سێ پرسە یەکلایی بکەنەوە لە پەرلەمانی کوردستان بە شێوازێکی تەندروست یعنی وەک تۆ پێشتری ژامەژت پێکرد بە ڕێکەوتنی لایەنە سیاسیەکان تێیپەڕێنن و ئەوەی کە لەم وەڵامامەوێ دەسم کەوێ ئێوە گفتوگۆ لەسەر کام بنەمای ڕەشنووسی دەستور دەکەن پێشتر چەند جارێک گفتوگۆ کراوە لەسەر بابەتی دەستور ئێوە کامەیانەکەن بە بنەمای گفتوگۆکانتان دەستخۆش بەڵێ زۆر سپاس ئێمە ناتوانین بڕیار بدین کە کامیان بکەینە بنەما چکە دوجار کاتێک کە لیژنەکە کاراکرێتەوە لیژنە 21 کەسێکە ئەو قانونەی کە لیژنەکەی پێ دروستکراوە ئەو قانونە قەرارەدا یان دوای ئەوەی هەموارەکرێتەوە ئەو قانونە قەرارەدا کە چی دەکرێتە بنەماوە ئەندامانی لیژنە بە 21 دەمێنەوە زیاد دەکەن کەمەکەن قرار بە تەوافق دەبێ بە زۆرینە دەبێ بە زۆرینێکی تایبەت دەبێ بۆ نمونە 4 لەسەر 5 2 لەسەر 3 إلى آخره لە ڕاستیە پەرلەمان قرارەدا نەک ئێمە ینی بە دەنگدان قرارەدرێ ئایا ڕەشنووسە کۆنەکان دەکرێتە بنەما یان تەکمیلەی ئەو 74 مادەیە دەکرێت کە لیژنە 21 کەسێکە با بڵێن تەواویان کردووە سەبارەت بە کۆمیسیۆن و قانونی هەڵبژاردن ئێمە لەگەڵ فراکسیۆنەکان قسەمان کردو پێنجشەمە کۆبوونەوەکەین پێنجشەمە بۆمان دەرەکەوێ هەر فراکسیۆنێکی پەرلەمانی ئەوێ بە کام قانون هەڵبژاردن بکرێ و بۆمان دەرەکەوێ ئەیانەوێ کۆمیسیۆن چۆن کارە ببێتەوە لە ئێستاوە ناتوانم لە جیاتی فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان لە ڕاستیە هیچ قسەیەک بکەم سەبارەت بە ڕۆڵی لیژنەکانی پەرلەمانی کوردستان لەو قەیرانانەی کە هەن لە ڕاستیە مامۆستا ئەبوبەکر هەموو جارێک ئەڵێ 56 قەیران لە هەرێمی کوردستان هەیە و زۆر جار گوێم لەم قسەی بەڕێزیان بۆ ئەگەر غەڵە نەبم قسەی بەڕێزیانە لیژنەکانی پەرلەمان لەسەر بنەمای
باڵێن ڕوودانی شتێک یان سکاڵایەک یان تێبینیکردنی پێشێلکردنی یاساکان یان ڕێنمایەکان لە هەرێمی کوردستان ئەچن بە پیر داواکاریەکانی خەڵکی کوردستانەوە. جا ئایا نەخشیان هەبووە یان نەیان بووە؟ ئەمە شتێکی مطلق نییە، شتێکی ڕەهانیە بڵێم بەڵێ ڕۆڵیان هەبووە یان نەخێر ڕۆڵیان نەبووە. مەسەر نزیکترین شت بازەکەم، نزیکترین ڕوودا و بازەکەم کە بابەتی خوێندکارانی پۆلی 12 ئامادەی بوو، بە سوپاسەوە وەزیری خوێندنی باڵا لەگەڵ لیژنەی پەروەردە خوێندنی باڵا لە پەرلەمانی کوردستان لە کۆبوونەیەکی 4 سەعاتیە توانیان کێشەکە چارەسەر بکەن. ئەوە نمونەیەکە، یعنی یەکێکە لەو نمونانەی کە ئێمە قسەی لەسەرەکەین. بەڵام ئایا توانیوانە هەموو کێشەکان چارەسەرکەن؟ بێگومان نەخێر، لەبەرەوەی ڕۆڵی پەرلەمانیش ڕۆڵی چاودێریە وەوە حکوومەتە ئەبێ ئێمە وا لە حکوومەت بکەین بڕیار بدا. ئەو بەشەی کە پەیوەندی بە لیژنەکانی پەرلەمان و پەیوەندی لیژنەکانی پەرلەمانە لەگەڵ وەزیرەکان پەیوەندێکی تەندروستیان هەیە، ڕەنگە وەزیرێک دوان هەبێ پەیوەندێکی باش نەبێ لەگەڵ لیژنەیەکی پەرلەمانیە و ئەمەش هەڕووەدا لە کۆی 19 لیژنە، بەڵام بەشێکی گشتی لیژنەکانی پەرلەمانی کوردستان کاران. بەڵێ ئەمەی ئێستا لە هەرێمی کوردستان هەیە، ینی حاڵەتێکی ئاسایی نییە، بۆکو حاڵەتێکی ئاسایی وەرناگیرێ، خەریکە ئەتوانم بڵێم وەکو دیاردەی لێ دێ. من باحث نیم لەو مەجالەیە قسە بکەم، بەڵام لە ڕووی واقعیەوە ئەمە بمانوێ بزانین خەڵک بۆ کۆچەکە بەشێکی پەیوەندی بەبێ ئیشیەوە هەیە، یعنی کاری نییە لێرە، گەنجە کاری نییە، تااقەتێکی هەیە بەڵام ناتوانێت لە مەجالێکە بەکاری بێنێ. بەشێکی پەیوەندی بە ئەوە هەیە کەسێک کاری هەیە بەڵام و لە ڕەنگە خانوویەکی بەسیتیشی هەبێ، ڕەنگە ئۆتۆمبیلێکیشی هەبێ، بەڵام ئەوداڵی ژیانێکی باشترە، ئەویش ینی حەزێکی ڕەوایە و خواستێکی ڕەوایە و ئینسان هەتا ئەمرێ حەق خۆتی ینی بەدوای ژیانێکی باشترا بگەڕێ. بەشێکی پەیوەندی بە بێئومێدبوون هەیە، ینی تۆ بە بەردەوامی ئەڵێ ئەم ساڵ لە ساڵی داهاتوو باشترە، بەڵام لە چاوی تۆیە ئەم ساڵ لە ساڵی داهاتوو باشتر نییە، یا لانی کەم بە نسبەت ژیانی گەنجێکەوە ئەم ساڵ لە ساڵی پار باشتر نییە، لەبەرەوە بڕیارەدا کە بژاردەیەکی تر هەڵبژێرێ. و خەڵکیش هەیە لەناو ئەمانەیە، ڕەنگە لە 90 بۆ ئەو سەبەبانە بێ کە ئێمە باسیەکەین، بەڵام لە 100یەکیش هەیە کە ڕەنگە وەزعیشی زۆر باش بێ، بەڵام ئێوێ سەفەر بکا بچێ بۆ ئەوروپا ببینێ، دافعی کۆمەڵایەتی هەیە، دافعی ڕەفاهیەتی زیاتری هەیە، بەڵام ئیشکردنەکە قسەکردنەکە لەسەر لە 90ەکەیە کە بە ناچاری بڕیارەدا هەرێمی کوردستان بەجێ بێڵ، ناچارە بڕوا هەرێمی کوردستان بەجێ بێڵێ بە دوای ئیش، بە دوای ژیانێکی باشتر، بە دوای ئارامی، بە دوای سەقامگیری ئاگەڕێ. یاسمانی پێم سوپاسی و دەرفەتە دەکەم. نازانم بە پرسیار دەست پێ بکەم یان ناوی لێ بنێم دەردە دڵی کلەیی گازاندا. خۆ دەزانی گرنگترین شت لە ژیانی ئینسان نان و ئازادیە. دەکرێت بە سەراحەت بڵێم کە نەنان نە ئازادی لە هەرێمی کوردستان پرسیاری گەورەی لەسرە، بەگشتی لە عێراق و بە تایبەتی لە هەرێمی کوردستان. بۆ چامان لەسەر هەرێمی کوردستانە چونکە ئێمە 30 ساڵە خۆ بەڕێوەبەرین. نازم ئەوە ناوی چی لێ دەنێت جەنابەت. پرسیاری یەکەم لەسەر بەڕاستی بودجەیە، بەڕێزد شارەزای لە یاسا لە چ شوێنێک بەبێ بوونی ڕەشنووسی بودجە حکومەت بەڕێوە دەچێ. ئەوە یەکەمیانە. لەگەڵ ئەوەی دەمەوێت بە سەراحەت پێم بڵێ ئاگاداری وەکو سەرۆکی پەرلەمان لایانی کەم وەکو سەرۆکایەتی دەستی سەرۆکایەتی پەرلەمان داهاتی ئەم وڵاتە چەند خەرج دەکرێت. تۆ دەزانی ئێستا بەپێی دوایین بەیاننامە یەکێک لەو کۆمپانیانەی کە لە هەرێمی کوردستان خەریکی بەرهێمێنانی گازن لە 4 تەمووز ئەوەی یان 4 یازدەوەی بڵاو کردوتەوە کە داهاتی لە 127 زیادی کردووە. بەڵام لەو لایەدا حکوومەت ینی بەردەوامە لە وەستاندنی پلە بەرزکردنەوەی فەرمانبەران. ینی باسی ئەوەت کرد کە دەستور هەندێک خەڵک یان بەگشتی هاوڵاتی پێ وایە گرنگ نییە. با من پێت بڵێم بەڕێ ڕاستەکە گرنگ نییە، چونکە لەولاوە ژیانی لە خەتەردایە، لەولاوە خەریکە یعنی ژیان لە وڵاتەدا نامێنێ. یعنی نازم ئەوە ناوی لێ بنێم چی. بەڕێز باست لەو یاسایانە کرد کە لە پەرلەمانی کوردستان لەو خولەی جەنابەت دەرچووە. من سێرێکی سایتی پەرلەمانم کرد لە 2019 4 یاسا و 22 پرۆژە یاسا، یعنی خوێنەوەی بۆ کراوە، 2025 یاسا، 2021 6 یاسا. بەڵام ئایا ئێستا برینە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەو یاسایانە چیان لە ژیانی ئێوە گۆڕیوە؟ دەبێت چۆن وەڵاممان بدەنەوە. بەستکایە لەسەر داهاتەکە بە سەراحەت پێم بڵێ کە ئاگاداری داهاتیانە.
ئێمە لە پەرلەمانی کوردستان 30 یاسا و قەراری تەشریعیمان دەرکردووە ڕەنگە بەشێکی دانراوە لەبەرەوەی سەرۆکی هەرێم ئیمزای نەکردووە هێشتا یان لە وەقایع بڵاو نەبووتەوە عادەتەن ئێمە ئەو کاتە دەیانی کە دەچێتە بواری جێبەجێکردن چی لە ژیانی خەڵک گۆڕیوە یاسا ئەو یاسانی ئێمە دامانناوە ڕاستەوخۆ ناتوانێت ژیانی خەڵک بگۆڕێ ئەو یاسایانە دانانی بناغەیە بۆ سێکتەرەکانی تری ژیان بۆ سێکتەرەکانی تری اقتصاد نەگژیان ئێمە لە هەرێمی کوردستان و لە عێراقیش بەتەنها پشت بە داهاتی نەو دەبەستین بەڵام ئەم تەوەجۆهی ئەم خولەی پەرلەمان بە هاوئاهەنگی لەگەڵ کابینەی نۆ ئەوەیە کە سێکتەرەکانی تر بەهێز بکرێ چونکە نەوت جێگەی متمانە نییە وە کۆتایی تێەوە ئێمە حەقی ئەوەمان نییە ئەو نەوتەی لەژێر زەویە هەمووی دەریکەین چونکە هیچ جیلەکانی تر و نەوەکانی تریشە سەبارەت بە داهاتی کۆی داهات لە هەرێمی کوردستان ڕاستی ئێمە لیژنەی دارایی جارجار ئەنێرین بۆ یان خۆیان قەرارەدەن کە بڕۆن بۆ لەگەڵ وەزیری دارایی قسە بکەن یان وەزیری دارایی بانگەکەن ئەوەی کە ئەچێتە وەزارەتی دارایی پەرلەمانەی زانێ ئەوەی کە ئەچێتە ناو وەزارەتی دارایی پەرلەمانەی زانێ بەڵام هەمووی ناچێتە ناو وەزارەتی دارایی بەڕێزان ئێمە بۆ خۆم شەوێ حساباتێکم ئەکرد زۆر باسی مەسەن داهاتی مەرزەکان و ئەوانەکەین طبعاً کەس حەقی ئەوەی نییە داهاتی مەرزەکان و داهاتی ناوخۆ نەلای خۆی گلت بداتەوە نەکەم تەرخەمی بکا لە کۆکردنەوەی نە طەریقەیەک بدۆزێتەوە بۆ ئەوەی دەستی بەسەرا بگرێ با بڵین لە حاجی ئۆمەران و لە ئیبراهیم خەلیلەوە بۆ پەروێزخان و بۆ باشماخ و بۆ هەر مەرزێکی تر لە ئەو پارەی کە لە هەر سێکتەرێکی ناوخۆ یان لە هەر بەشێکی ناوخۆ کۆکرێتەوە داهاتی گەلی کوردستانە بەڵام ینی بیر لە پارەی نەوتەکەیتەوە لە ئێستاە هیچ سروشتی نییە ئەو پارەی کە دێتە ناو وەزارەتی دارایی 350 میلیۆن دلارە خۆی نزیکە بێتەوە لە 900 میلیۆن دلار ئەوەی کە ئێستا ینی ئەی باڵێن حسابی یەکەی تەرح و جەمعیەکەی بەڵام حقیقەتێکەیە من نامەیە ژنێکی مزاعدە چی بووم بە حیاتیشی مزاعدەم نەکردووە لەبەرەوەی جێگری سەرۆکی حکوومەت لە حیزبەکەی منە و لەبەرەوەی وەزیری پلاندانان لە حیزبەکەی منە و بەشدارن لە حکوومەت بەڵام ئیشکالی گەورە ئەوەیە تا ئێستا ئەنجومەنی هەرێمی نەوت و غاز لەم کابینەیە کۆ نەبووتەوە بۆی بزانێ باقی پارەکەی تر کە ئەدرێتەوە بە قەرز ئەدرێتەوە بە ئیستحقاقاتی کۆمپانیاکانی نەوت ئێمە لە دیلۆیت ئەیبینین ینی لەو با بڵێن راپۆرتانەی کە دیلۆیت بڵاوێکاتەوە ئەیبینین ئەو بڕەپارەی کە ئەدرێتەوە بە کۆمپانیاکانی نەوت تەواو هیچ مشکلەمان نییە ئەوەی کە بدرێت بە حەقی مشارەکە بە ئینتاج هیچ مشکلەمان نییە بەڵام مەبلەغێکی تر هەیە بۆ منوەکو مەبلەغی دانەغاز ئەلانێکە ئاڵێ وەرم گرتوێتەوە قەرزە وەری گرتوێتەوە بۆ حکوومەت باشترە لەبەر شەفافیت پێشتر بە ئێمە بڵێ یا دواتر بڵێ ئێمە ئەوە نەمان داوەتەوە بە قەرز نەخێر من ئاگام لە هەموو داهاتی نەوت نییە بەڵێ سپاس شوان هەرکی لە کەناڵی عراقیە دکتۆرە لە کۆتا دانیشتنی پەرلەمانی کوردستان بڕیاردرا کە لیژنەیەک پێک بهێنرێ بۆ بەدواداچوون لەسەر پرسی کۆچ لە هەرێمی کوردستان ینی وا بڵاو کرایەوە تەنانەت ئەو لیژنەیە سەردانی بیلاڕوسیاش دەکەن یاخود سەردانی کۆچبەران دەکەن پرسیارەکە لەوەیە کە دروستکردنی ئەم لیژنەیە ینی بۆچی بەدواداچوون لە ناوخۆی هەرێمی کوردستان لەسەرەوە پرسە ناکات هۆکارەکانی کۆچین و خەڵک بۆچی کۆچ دەکات چەنە هاوڕێیانم ینی ئەم پرسیاریان کرد لە هەمان کاتدا پرسیارێکی کەم هەیە لەسەر پرسی بودجە ینی ماوەی چەند ساڵێکە بەڵێ ماوەی چەند ساڵێکە لەبەرەوەی وەڵام نەداوە بۆ زۆر باش پرسیار بکەم حکوومەتی هەرێمی کوردستان بودجە نانێرێت بۆ پەرلەمانی کوردستان ینی لەوانەیە باز لەوە بکرێت کە هۆکارەکەی ئەوەیە کە بەغدا بەشە بودجەی هەرێمی کوردستان نانێرێت بەڵام خۆ دەکرێت حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی دارایی پرۆژە یاسای بودجە بنێرێ بۆ پەرلەمان ئەوەی کە لەبەردەستە ئەو داهاتانەی لەبەردەستە ئەوانە بخرێتە ڕووبۆی ینی بزانرێت کە هەرێمی کوردستان چ داهاتێکی هەیە بەڵێ لەوەی بودجە وەڵامە دەمەوە بزان پرسیاری هەردووکتانە ئەوە دوو خلی پەرلەمانی کوردستان دوو کابینە وزاریە پرۆژە یاسای بودجە نایەتە پەرلەمانی کوردستان کە ئەمە پێشێلکاری قانونە و بڕوا ناکەم هیچ ئەندامێکی پەرلەمانی شەبێ بتوانێت لەم بابەتەیە دیفاع لە ئەم هەڵوێستەی حکوومەتیان ئەم با بڵێن ئەم ناوێنێ بکەم تەرخەمی حکوومەت بکە ساڵی پار وتیان پرۆژەکەمان حازر کردووە
ئێمە حازرکاریمان کرد تەنان لەگەڵ هەندێک لە خوبەرە و ئەوانە قسەمان کرد چکە لەبەرەوەی 7 ساڵ بوو پرۆژه یاسای بودجە نەهات بۆ پەرلەمان ڕەنگە ئاسان نەبێت دراسەکردنی ڕەنگە پێویستمان بە خەڵکێک بێ هاوکاریمان بێ لەو بابەتەیە بەڵام دوجار نەهات ئێستاڵێن ئەوە حازریەکەین ئێمە چ دەسەڵاتێکمان هەیە کاتێک کە نایە پرۆژه یاسای بودجە مادەیەکی لە ناو پەیڕەوی ناوخۆیان لێ داوای ڕوونکردنەوەیان لێ بکەن ئێمە ئەومان کردووە هەموو ساڵی ئەومان کردووە هەموو ساڵی ڕوونکردنەوەمانە دەنێ ئەوە ڕوونکردنەوەکانیانە کە نازانین لەگەڵ بەغا ڕێکەوتنەکانمان چۆن دەبێ و خەریکی ئامادەکارین کە ئەمانە هیچی مبەڕر نین و خەرجکردنی 1 سنت بەبێ قانونی بودجە لە ڕاستیا پێشەلکاری قانونیە و خۆزگە ئێمە لە وڵاتێکی دیموکراسی پێشکەوتوا بووین کە ئەو کاتێک کە حکوومەت یان کابینە جیاوازەکانی حکوومەت پرۆژه یاسای بودجەی نانات ئەوە بە تەنها بەسە بۆ ئەوەی حکوومەت متمانەی لێ وەربگیرێتەوە لە ڕاستیە بەڵام ئێرە کوردستانە سەبارەت بە لیژنەکەی پەرلەمانی کوردستان لە ڕاستیە لیژنەکە ینی ئێمە ئەمانویست هەر ئەو ڕۆژی دوای ئەوە سەفەر بکەن بەڵام دەستکەوتنی ڤیزە بۆ لیژنەکەمان ئاسان نەبوو و سەفەرەکە بوو ئەوە نییە خەڵک بگەڕێنرێتەوە چکە حملەیەکی زۆر کرا لەسەر لیژنەکەی پەرلەمان ئەو لیژنەیە ناوی لیژنەی پەیوەندیەکان و ڕەوەندی کوردستانیە و ئەمەوە شایەتێک بۆ ئەو لیژنەیە و بۆ لیژنەی ڕۆشنبیری و لاوان لە پەرلەمانی کوردستان بدەم هەردووکیان راپۆرتی خۆیانیان ساڵە پێش ئێستا حازر کردبوو بۆ ئەوەی کە کۆبوونەوەیکی پەرلەمانی کوردستان بکرێ بۆ ڕاگررتنی حاڵەتەکە ئەو کاتە حاڵەت بوو و ئێمە 5 وەزیری حکوومەت یاریمی کوردستانمان بان کردبوو ئەو کاتە دیسان وەکو هەموو جارێک لە ناو پەرلەمان بوو بە شەڕ سەرۆکی لیژنەی پەیوەندیەکان هەستاوتی هەرچ خلافێکمان هەیە بە ئێستا باسی نەکەین تکاتان لێ یەکەم بە ئەمڕۆ باسی کۆچ بکەین باسی سەبەبەکانی بکەین باسی چارەسەریەکانی بکەین بەڵام نیان هێشتووە وەزیرەکان ڕۆشتنەوە کە ئەبێ ئێمە و دانیشتە ڕاستیا بکەین و دڵنیام ئەگەر ئەو کاتە ئەو دانیشتەمان کردایە پەرلەمان بەکەم تەرخەم ئەژمار نەئەکرا هەرچەنە من پێم وانێ پەرلەمان کەم تەرخەم بۆ چکە ئێمە هەموو شتێکمان کردووە و حکوومەتیش ئیستیجابەی هەبوو وەزیرەکانیشی نادووە بوو کۆبوونەوەکە بکەین بەڵام لەسەر بابەتێکی تر بوو بە کێشەوە نانێشت لە ڕاستیا کۆبوونەوەکە بکرێ هەموو ڕێکخراوەکانی لاوانیشمان بان کرد بوو بۆی کۆبوونەوەکە بکەین ئامانج لە نردنی لیژنەکە ئێمەوە نییە بچێتە ناو کۆچبەرەکان لە بیلاڕوس لە ڕاستیا چکە من دڵنیام ئەوان بای ئەوە تووڕەن کۆچبەرەکان ئێستا کە لیژنەیەکی پەرلەمانی بڕاتە ناویان ڕەنگە هەرلەی قبول مەکەن بۆ ئەوە بوو کە بچێتە پۆڵند لەوێ لەگەڵ باڵێن بەرپرسانی ئەوێ قسە بکە و لەگەڵ منەظەماتی ئینسانی لەوێ قسە بکرێ و لەگەڵ اتحادی ئەوروپی قسە بکرێ کە ئەگەر دەرگاکەشیان بۆ ناکرێتەوە بەو مەعایرانەی کە ئەوروپا خۆی تەبەنی کردو بۆ مافەکانی مرۆڤ مامەڵیان لەگەڵ کرێ نەک بۆ مامەڵە نائینسانی کە ئێستا لەگەڵ ئەوانە کرێ ئەم کاتتان باش سپاس بۆ ئەم دەرفەتە دکتۆرە من 3 پرسیارم هەیە هەڵبەت نامەوێت قسەکانی هاوڕێکانم دووبارە بکەمەوانێ بەڵام هەر لەسەر دەستور بۆ خۆتان نەزانن دەستور لە هەرێمی کوردستان تەنها بابەتێکی یاسایی نییە کە ئەوەندە گرنگێکی مێژوویشی هەیە بۆ خەڵکی هەرێمی کوردستان و بۆ هەرێمی کوردستان ئەمانوێ بزانین کێن ئەوانەی کە لە داهاتوودا بەشدارە بن لە نووسینەوەی دەستوردا ئایا هەر لە ناوخۆی پەرلەمانی کوردستان دەبێ یاخود نەخێر لە دەرەوەی پەرلەمانیش پێویستیدان بە کەسانی شارەزا و پسپۆر هەیە پرسیاری دووهەمم ئەوەیە لە قسەکان تا بەڕێزت ئاماژەت بەوە کرد کە زۆرترین وەزیر و کاربەدەستانی حکوومەت لە کابینەی نوێیەمدا هاتوونەتە پەرلەمانی کوردستان پێم خۆشە بزانم هەڵسەنگاندنی سەرۆکی پەرلەمان یاخود پەرلەمانی کوردستان چییە کە زۆرترین وەزیر و کاربەدەست و بە سەرۆکی حکوومەتیشەوە هاتوۆتە نێو پەرلەمانی کوردستان و گفتوگۆ و ڕاگۆڕینەوەیان لەگەڵ کراوە پرسیارەکان ئاڕاستیان کراوە سپاس بەڵێ زۆر سپاس دەستور لە دەرەوەی پەرلەمانی کوردستان ئەنووسرێتەوە و لیژنەیەک ئەینووسێتەوە بەڵام ئەو لیژنەیە پەرلەمانی کوردستان متمانی پێدا واتە هیچ مادەیەکی دەستور لە ناو پەرلەمانی کوردستانان مناقەشە ناکرێ لیژنەکەی کە پەرلەمانی کوردستان متمانی پێداوە درافتەکە ئاماداکە دەنگدان بە کۆی درافتەکە دەبێت و لە هیچ خولێکیش ئەمە نەبووە و ئەم تەجروبەیەت ینی نییە لیژنەیەکی دەکرێت ئەندامی پەرلەمان هەبێ ئەندامی ئەو لیژنە 21 کەسێ بێ بەڵام وەکو ئەندامی پەرلەمان لەوێ نییە وەکو ئەندامێکی لیژنەکە لەوێ مەسن وەکو مامۆستایەکی زانکۆ لەوەیە سەبارەت بە هاتنی حکوومەت یان وەزیرەکانی حکوومەت یاریمی کوردستان ڕئیس وزەرا و جێگری ڕئیس وزەرا لە ڕاستیە واجبی خۆیانە ئەبێ بێن ئەمە واجبێکە جێبەجێیەکەن واجبێکی قانونی دستوریە کە پەرلەمان حکوومەتی بانکر حکوومەت ئەبێ بێ یا خۆشی ئەتوانێت دەست پێشخەری بکات داوا بکات کە بێتە ناو دانیشتەکانی پەرلەمانی کوردستانەوە بەڵام لە ڕووی ژمارەیەوە قسەکردنە لەسەرەوەی کە یعنی ئەگەر پێت وایە حکوومەت حساب بۆ پەرلەمان ناکە نابێ قبوڵە بێ بەڵام من بەراوردی ئەم خوڵەی پەرلەمانەکەم لەگەڵ خولەکانی تر بەراوردی پەرلەمانی کوردستان ناکەم لەگەڵ پەرلەمانی بریتانیا
و لەگەڵ پەرلەمانی مەسەن سیناتی فەڕەنسا بەراورد یەکەم لەگەڵ خولەکانی تری پەرلەمانی کوردستان و بەراورد یەکەم لەگەڵ بۆ نمونە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ماوەی 4 ساڵی ڕابردووە 3 جار وەزیر هاتووەتە ناو دانیشتنەکانی ئەنجومەنی نوێنەران یعنی باڵی قاع گەورەکە هاتوونەتە لیژنەکان ئێمە کە بە دەیان جار هاتوونەتە لیژنەکان واجبێکی خۆیان جێبەجێکەن و عیلاقی بۆ پەیوەندی هەیە کە ئێمە پەیوەندێکی تەندروستمان لەگەڵ حکوومەتە هەیە و منەمەوێت پەیوەندیەکە بەردەوام بێ و ترسێکم هەیە لەوەی کە دوجار کە ئیشکالێک دروست بوو لە هاتنی حکوومەت بۆ پەرلەمان و هەندێک لە وەزیرەکان نیگەرانیان دەربڕی ینی ترسێکم هەیە گومانێکم هەیە کە ئەمە ڕەنگە جۆرێک لە دۆڕدۆنگی یا جۆرێک لە حاڵەتێکی دروست کردێت کە وەزیرەکان حەز نەکەن جارێکی تر بێن بۆ پەرلەمانی کوردستان لە کاتێکا واجبیان ئەبێ بێن بۆ پەرلەمانی کوردستان من سپاسی ینی ئەو بەڕێزاناکەم کە هەر جارێ بانگمان کردبوون هاتبن هەر چەنە واجبی خۆشیانە. سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان منتوانان نەقیم لە NRT-ەوە یەکێک لە تەوەرەکان کە سەرەتا خۆت لە پێشەکە باست کە ڕۆڵی پەرلەمان بوو حتمەن باسی بێلایەنی دەستەی سەرۆکایەتی و لایەنداری ئەوانت کرد پرسیاری یەکەمی من لەسەرەوەیە کە ئایا دەستەی سەرۆکایەتی تا چەند بێلایەنن لە ڕاپەڕاندنی کارەکانیان ئەو دەسەڵاتانی کە هەنەوە خودی جەنابیشت تا چەند ینی ئەو دەسەڵاتی کە هەدە دەتوانی پیادەی بکەی بەدەست کراوەی لەبەرەوە لە ناو پەرلەمانە بینیومانەکە هەندێک جارانی گلەیەوە تۆتە سەر کە پەرلەمانتاری قسەی نەشیاوی کردووە بە کۆی دەنگی پەرلەمانتارەکان بەشێکی پەرلەمانتارانی دەسەڵاتیش قسەکەیان پێ ڕەفز بووە ئیجراءاتی بەرامبەر نەکراوە پرسیاری یەکەمە کە جەنابەت تا چەند پیادی دەسەڵاتەکەت کردووە بە دنیایی سەبارەت بە ینی پرسیاری کەسی شمەیە وەکو سەرۆکی پەرلەمان بۆ جەنابەت ینی زانیاریەوە ئەوەی تا چەند دروستە ئەوەی کە تۆ بۆ هەندێک لە گۆڕانکاریەکان لە پۆستەکانی ناو پەرلەمانە دەگەڕێیتەوە بۆ حزبەکەت یاخود سەرکردایەتی حزبەکەت پرس بەوانەکەی لە گۆڕانکاریەکان لە کاتێکا خۆت سەرۆکی پەرلەمانی و مؤسسەیەکی گەورەی ئەم هەرێمەیە ئەمە پرسیارێکی ترمە و ئەوەی کە ئەم هاوکارم یعنی ئەم هاوپیشەیەم پرسیاری کرد سەبارەت بە زۆرترین وەزیر هاتووەتە پەرلەمان یعنی هەندێک جار باس لە لاوازی پەرلەمان دەکرێت بەرامبەر بە حکوومەت کە جەنابەت ئاماژەت پێکرد ئەرکە وەزیرەکان کار بەدەستانی حکوومەت بێنە پەرلەمان و لێپرسینەوەیان لەگەڵا بکرێ بەڵام ئەمە نەبینراوەکو پێویست و ئەگەر هاتی بێتیشن دەرەنجامێکی ئەو تۆی نەبووە ینی ئەمە هۆکارەکەی بۆ چێگەڕێنیتەوە و سەبارەت بە بابەتێک زانیاریە کە سەرنجی ڕاکێشام لە ڕاستیاوەکو ڕۆژنامە نووسێک وێلایەکی پەرلەمان فرۆشراوە بە 70 دەفتەر بۆ چاکردنی مەسعەدەکانی پەرلەمان ئەمە تا چەند دروستە وەگەر وایە پەرلەمان خۆی بودجەیەکی باشیە نەسرێکی باشیە ماگان و تایسێش نەبراوە هەموو پارەکە لەوا سەرف کرا یەک پرسیاری هەموو یەخەمە بیر و یەک بە یەک و بە کورتیش وەڵام دەیتەوە کێشە نیە بەڵام وەڵامەکان مەوێ سەبارەت بە دەستور لەبەرەوە تەوەرێکی تر دەستور بوو لە ڕاستیە عنی زۆر باس لە یەکڕێزی دەکرێت باس لە نەبوونی جیاوازی دەکرێت هەندێک جار لەلایەن قیادەی کوردیەوە نابێت جیاوازیە بێ و نابێ یەکڕێزیەکە کامل بێ اینجا دەستور بنووسرێتەوە جەوهەری دەستور یعنی بەعکسەوە پەیوەندیەکی ئۆرگانی زۆر بەهێز لە نێوان دەستور و جیاوازیە هەیە تو جیاوازیەکان لە ناو دەستورانە نووسرێتەوە چۆن قبول دەکرێت کەواتە کێیە هۆکارەکە کە تاوەکو ئێستا نەیویستووە دەستور بنووسرێتەوە و دەبێت چۆن ئەمە بگەیەنرێت کە جیاوازی دەبێت لە ناو دەستورا بێت نەک جیاوازی بکرێتەوە کارێک بۆەوەی کە دەستوری پێ نەنووسرێتەوە سپاس بەڵێ زۆر سپاس لە ڕاستیە دەسەڵاتەکانی سەرۆکی پەرلەمان دیارن لە ناو پەیڕەوی ناوخۆ ئیدارەدانی دانیشتەکانی پەرلەمانی کوردستانە زۆرترین گلەیی کە لێم ئەکرێ من لەلایەن فراکسیۆنی یەکێتی و پارتی و گۆڕان لێم ئەکرێ بەوەی کە زۆرترین دەرفەتی قسەکردنە دەم بە معارەزە و هەموو جارێکیش لە معارەزەوە دەست پێ دەکەم قسەکردن یعنی ئەگەر لە 10 جەلسە 8یان لە معارەزەوە قسەکردن دەست پێ دەکا دوانێ وەڵا خۆتان اختیارتان کردووە گیرا من لە دەرەوتم با یەکەم جارێ نارتی قسە بکە ینی لە دەرەوە بە ستافەکەم وت حەزەکەم یەکەم جارێ نارتی قسە بکە ئەم هەوڵەم داوە بۆ ئەوەی کە ئەوان هەست نەکەن کە مەسەلەن لەبەرەوەی کەسێکیان لە سەرۆکایەتی نییە ڕەنگە دەرفەتیان پێ نەدرێ وجاری وا هەیە خۆی بێ 1 دقە قسە بکەن 2 دقە و نیویش قسەیان کردووە کە مایکەکەم کوژانێتەوە هاوارەکەن ئەڵێن مایکەکەمە کوژێنەوە من مەحکومم بە نیظام
ئێستا لەم دانیشتنەی ئێمە دانیشتوین ماوەکەمان سەعاتێکە ئەگەر دابەشی نەکەین لە سەران هەنێکتان مەغدور دەبن نظام لە دانیشتنی کۆبوونەوەی عائیلەیەکیش کە 5 کەس بەیەکەوە دانیشتون گەر هەمویان بەیەکەوە قسە بکەن کەس لە کەس تێناگا و ئەگەر کاتی قسەکردنیان دابش نەکەن تێناگا من محکومم بەوە خۆزگە لە ناو پەیڕەوەکە بیوتایە 10 دقە ڕێگەمەدا 10 دقە قسە بکەن سەبارەت بە دابشکردنی پۆست لە ڕاستیە پۆست لە ناو پەرلەمانی کوردستانە نییە هەتا من بگەڕێمەوە بۆ حیزبەکەم و بە دیاریکراوی لەسەر بابەتی گۆڕانکاری لە ناو پەرلەمانی کوردستانە کە من هاتووم هەموو شتێک هەبووە ینی هەموو ئەستاتەکان هەبوون ئێمە گۆڕانکاریمان کردووە لە شوێنە مەسەڵەن بۆ نمونە ڕاوێژکارێک کە گۆڕان بووە بەرپرسی بەشی ئیعلام بووە کەسێکی تر هاتۆتە شوێنی کە پارتیە بۆ نمونە کەمە و زانیارانی کە دەستی هێنارتی کەوتەوە بە نمونە لە گۆڕانکاری لە پۆستێکی بەڕێوبەرێکە جەنابەت وەکو ئەوەی کە ینی هەر پۆستێک لە پەرلەمانە پرست بە دەرباز کۆسەر ڕەسوول کردووە کە ئەویشێکە لە خۆی سەرکردەکانی حقەت با پێ بڵێم دەرباز کۆسەر ڕەسوول و هیچ ئەندام و کارگەرێکی مەکتەبی سیاسی بە تەنها ناتوانن یەک کەس دانێن بۆ هیچ پۆستێک دانانی پۆستەکان لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە و تەسەورەکەم لە ناو حیزبەکانی تریشا بە لیژنەیە لیژنەیەک قەرارەدا استحقاقاتی حیزبێکی سیاسی لە هەر دامەزراوەیەک هەرچی بێ ئەڵێ ئەمە استحقاقاتەکانمان بۆ نمونە سێ بەڕێوە بەرمان هەیە کێ دانین ئەڵێ فلان و فلان و فلان دانێ ئەمە شتێکی زۆر سروشتیە استحقاقاتی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ڕێواسفایەقیش و بۆ قوبات تاڵەبانیش دوجار بە قەراری یەکێتی نیشتیمانی کوردستانە بێ بە قەراری فەردی نابێ نە کاک دەرباز نە ڕەنگە کاک بافڵیش نەتوانێ بە تەنها دایبنێ ئەم بابەتە ئەمە لیژنە هەیە و بە لیژنا تێپەڕێ و ئێمەش تەنفیزی ئەوەکەین بۆ حیزبەکانی تریژ ڕاستە و من شەرمم بەوە نییە کە پرس بە حیزبەکەم بکەم لە کاتی ئەوەی داوای استحقاقاتی خۆیان بکەن چونکە ئەو حیزبە منی لەو شوێنە داناوە و بە پارتیش استحقاقاتی هەبێ پرسیان پێ دەکەم نەک بەزێکێتی یعنی ئەگەر پارتیش پشتێکی هەبێ پرسیان پێ دەکەم لە خۆمۆ داینانێم چونکە استحقاقی ئەوە کاکشوان دانانێ ژینۆ خان دادنێ ناتوانانی تۆ پێی بڵێ ینی بۆ خۆم قەرارەدەم و ئەمە لە هەموو شوێنێکیش حقیقەتێکە سەبارەت بە حاڵەتەکەی کاک جەلال پەرێشان و ئێستا لێم ئەو ڕۆژەش وتومە دووبارەیەکەم و حەز ناکەم زۆر بچینەوە سەری گوێم لەو قسەیە بوایە خۆم ئەم کردە دەرەوە و نەمەهێش بێتەوە ناو دانیشتنەکە و لێشم قبوڵ نەدەکرد بەڵام نەک من گوێم لێ نەبووە هەموو ئەو ریزەی کە لەوێن و لە حیزبەکانی تری یەک لێم پرسیون گوێتان لەو قسەیە بوو طبعا ئەمە نەمانزانیوە هەتا ئێوارە شتەکە بەیانی ڕوویداوە ئێمە نەمانزانیوە هەتا ئێوارە پرسیارەکە ئەوەیە ئەگەر جەلال پەرێشان و قسەی کردبوو ئەو قسەیەکی قورسە قسە نییە بە تەنها بە ئەندامی پەرلەمان قسەیە بە کۆی خەڵکی کوردستانیش ئەندامانی پەرلەمان بچووکترین قسە بە حیزبەکان بڵێ هەڵەسن بۆ یەکتری وەنیە پەلاماری یەکتریە دەن باشە چۆن کەس قسەی نەکرێت گویان لێبوو ئەو قسەی کردبوو بەو قورسیە یەک کەس کاردانەوەی نەبوو ینی ئەمە پرسیارێکە بێ لە خۆمانی بکەین گوێم لێ بواە ئیجراعاتم بەرامبەرە کرد و دواتر ئەندامانی پەرلەمان خۆیان داوان کرد بخرێتە دەنگدانەوە پێم وتن بانەی خەمە دەنگدانەوە کۆبوونەوەیەکی فراکسیۆنەکانەکەم با بە تەوافق حەلیکەم چونکە بە دەنگدانەوە دەیدۆڕێنن وتیان بیخە دەنگدانەوە بابیشی دۆڕێنین یەکە دۆڕانە نابێ بای کۆتکەی دواتر بەچی هەلمان کرد بەوەی کۆبوونەوەی فراکسیۆنەکانمان کرد هەر گەڕاینەوە بۆ ئەوەی کە لە ناو کۆبوونەوە کا پێم وتبوون کۆبوونەوەی فراکسیۆنەکانمان کرد بە فراکسیۆنی پارتیمان وت با کاک جەلال داوای لێبوردن کا من سوپاسیانەکەم مشکلەکە بەوە حەل بوو کاک جەلال داوای لێبوردنی کرد و کێشەکەمان چارەسەر کرد لەبەرەوە ئیجراعات لە ناو پەیڕەوی ناوخوا یەک مادە هەیە مادەی 57 ئەڵێ بیکە دەرەوە ئەو جەلسەیە یا ئەبێ بە دەنگدان بێ ئێتۆ بە دەنگدان دەیدۆڕێنی دیارێکێ دەیباتەوە بە ئیجراعاتیش گوێم لێ نەبووە گیرام کردە دەرەوە و بریای گوێم لێ بووە و من کردایەتە دەرەوە پرسیە و فرۆشتنی مڵکی پەرلەمان بۆ چاکردن مەسەلەی ئیداریات و چی دەکڕێ و چ دەفرۆشتێ و ئانە من بەس موافقاکەم ئانە ئیشی دیوانن زۆر بچووکن بەراورد بە ئیشی پەرلەمان و سەرۆکی پەرلەمان ئێمە و کاتە ئەزمەمان هەبوو خەڵک ئەزانێ کە نەسری پەرلەمان چەنە خۆزگە هەموو دامەزراوەکانی ئەم دەوڵەتە وەکو پەرلەمان بوونایەوە خۆزگە ئەو پرسیارەی ئێستا لە منیەکەی بتوانایە لە خەڵکی تریشی بکەی ئێمە قانونمان هەیە
سید ئێمە قانونمان هەیە بۆ فرۆشتی مڵک و ماڵی دەوڵات قانونمان هەیە قانونمان جێبەجێ کردووە بەڕێنمایی فرۆشتومانە ئەزمەمان هەبووە نەک مشکلەی مەسعەدمان هەبوو مشکلەی قەرزێکی کەڵەکە بوومان هەبووە کە من سەبەب نەبووم تایە باشە و نامێ ئەو تەفاسیلە زۆر باسکەم و دیوانی چاودێری دارایی بانگمان کردوون بەڕەسمی نووسراومان بۆ کردوون وەرن نەک بەو بابەتە بە بابەتی کۆی حساباتی پەرلەمانی کوردستانە بچنەوە کە بڕوان ناکەم هیچ دامەزراوەک خۆی نووسراو بکە بۆ دیوانی چاودێری دارایی بڵێ وەرە وردبینی حساباتەکانم بکە بەڵێ فرۆشتومانە بەڵێ بە قانون فرۆشتومانە بەڵێ مەسعەدمان پێ دروست کردووە بەڵێ قەرزمان پێداوەتەوە و پێویستیش بێشتی تریش بکەین دەیکەی دکتۆرە زۆر سپاس بۆم دەرفەتە فائیزە عەلیم لە کەناڵی سپێدا سێ پرسیارم هەیە پرسیاری یەکەم یەکێک لەو پرسانی کە خێ حاڵەتی سیاسی هەرێمی کوردستانی گرتووە ئەویش گەندەڵیە ئایا بۆچی تا ئێستا نەتواندراوە بەباشی پرسی گەندەڵی و چاکسازی قسەی لەسەر بکرێت و ڕوبەڕووی ببینەوە پرسیارێکی تر موچە یەکێکی ترە لەو پرسانەی کە لە هەرێمکاری لەسەر دەکرێت کە تا ڕادێک ئەویش بۆتە سیاسی کە بێگومان هەر خەڵکیش سوتەمەنی ئەمەیە ئایا موچە قوتی خەڵک هی ئەوەیە کە یاری لەسەر بکرێت پرسیاری سێهەمیش زۆر جار فراکسیۆنە ئۆپۆزیسیۆنەکان ئەم گلەیەیان هەیە ئەو پرۆژە یاسایانەی کە پێشکەش دەکرێن بە سەرۆکایەتی پەرلەمان وەکو پێویست ناخرێنە بەرنامەی کارەوە ینی خستنە بەرنامەی کاری ئەم پرۆژانە ئەو بابەتانە کە لەسەر شەقام ئێمە دەبینی ڕۆژانە خۆپیشاندان و ناڕەزایی هاوڵاتیان هەیە بۆ زۆرێک لە کێشە و گرفتەکان ینی لەسەر چ بنەمایەک ئەم بابەتانە دەخرێتە بەرنامەی کاری پەرلەمانەوە سپاس بەڵێ زۆر سپاس ئێمە لە پەرلەمان سەبارەت بە چاکسازیەکێک لە شانازیەکانی مخڵی پەرلەمانی کوردستان ئەوەیە کە سەرباری هەموو جیاوازەکان توانیمان قانونی چاکسازی دەرکەین و بەردەوامی متابعی پرۆسی جێبەجێکردنی قانونی چاکسازیەکەین کە پێم وایە ئەمە پرۆسێکی بەردەوامە و بە تەنها قانونی چاکسازی بەس نییە بۆ ئەوەی کە گەندەڵی لە هەرێمی کوردستانە نەمێنێ منزومەیەکی هەمووی پێکەوە بێ ئیش لەم بوارەیە بکە جگە لە ئیرادەی سیاسی ئەبێ داواکاری گشتی بەڕۆلی خۆی هەستەیە و تاوەکو بەشێک بێ لە دەسەڵاتی تەنفیزی ناتوانێت ئەو ڕۆڵەوەکو پێویست ببینێ ئەسڵ ئەوەیە بە پێی دەستوری عراقی و پێی تەجروبەی زۆربەی وڵاتانی دنیا بەشێک بێ لە ئەنجومەنی دادوەری و سەر بە دەسەڵاتێکی سەربەخۆ بێت چکە ئەسڵ ئەوەیە یان متەوەقع ئەوەیە گەندەڵی عادەتەن لە ناو ینی دەسەڵاتی تەنفیزی لە بەرەوەی زۆرترین پارە لای ئەوە زۆرترین دەسەڵات لای ئەوە متەوەقع ئەوەیە دەسەڵاتی جێبەجێکردن زۆرترین با بڵێن دەرفەت هەیە بۆ ئەوەی کە گەندەڵی تیا بکرێ ئەمە داواکاری گشتی چاودێری دارایی ئەبێ زۆر بەباشی تەفعیل بکرێت جێ ئەسەفە ئێمە کە هاتین سەرۆکاتی پەرلەمانی کوردستانمان وەرگر هەموو دەستەکانی سەر بە پەرلەمانی کوردستان ماوەکەیان تەواو بوو خۆشبەختانە توانیمان کێشەی دەستەی سەربەخۆی مافەکانی مرۆڤ چارەسەر بکەین و کێشەی دیوانی چاودێری دارایی چارەسەر بکەینەوە خەریکی دانانی هەیکەلێتەکەین ئێستا کە یەک بەڕێوەبەری هەبوو لە کۆی 4 بەڕێوەبەر و هەندێک بەتەنان بەڕێوەبەری هەولێریش یان وردبینی هەولێر ماوەکەی تەواو بوو و ئەبێ ئەوانە هەمووی چارەسەر بکەین و لە تەوری چارەسەرکردین تەسەورەکەم هەفتەی داهاتوو ئەو مشکلەیە حەل ببێ دەستەی نەزاهە بە هەمان شێوە مودەی تەواو بووە و نەقسی هەیە لە بەڕێوەبەر گرنگترین بەڕێوەبەری گشتی نەقسەکە بەڕێوەبەری گشتی لێکۆڵینەوەیە و لە ئایندێکی نزیک کێشەی ئەویش لە ڕاستیە چارەسەرەکەین ئێمە هاتینە سەر میراتێکی وێرانە ینی وێرانەیەک لە ڕووی موسساتیەوە سەبارەت بە چاکسازی قانونەکەی نەبوو ئەو دەستگا و دامەزراوانەی کەم پرۆسەیە بەڕێوەبەر مودەکەیان تەواو بوو ئێمە قانونەکەمان دەرکرد دیوانی چاودێری دارایمان تەفعیل کردەوە لە ئایندێکی نزیکە نەزاهەش تەفعیلەکەینەوە یان با بڵێن کارایەکەینەوە و بە بەردەوامیش لیژنەکانی پەرلەمانی کوردستان متابعی پرۆسەکە دەکەن بەڵام گەندەڵیەکە بە شێوەیەکی وا ڕۆچووەتە ناو هەموو جمگە و کایەکانەوە لە ڕاستیە جگە لە ئیرادەی سیاسی وەعیەکی کۆمەڵایەتی بەهێز و با بڵێن بەکارهێنانێکی قانونی یان جێبەجێکردنێکی قانونی بە شکڵێکی حرفی ئەوێ نەک بە ئیجتیهاداتی شخصی و بە میزاج لەم پرۆسە ئەمە پشتیوانی حکوومەت دەکەین و پشتیوانی هەموو ئەو دامەزراوانەکەین کە با بڵێن لە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵیا ڕۆڵیان پێدراوە سەبارەت بە پرۆژە یاسا یان پێشنیازە یاسای ئۆپۆزیسیۆن یەک پێشنیازە یاساش لە لای سەرۆکاتی پەرلەمان نامێنێتەوە
چکە ئێمە ئیشەکانمان لە بینی خۆمانە تەوزیع کردووە کاکتۆر من ئیشی لیژنەکانەکە بەندە ئیشی تەشریعەکەم یەک پرۆژه یاساش یەک پێشنیاز یاسا شملانیە نەکی دەسەڵات نەکی ئۆپۆزیسیۆن هی دەسەڵاتیش هەر کە هات یەکسەر دەیخەمە ناو ئیجراعاتەوە ئیجراعاتەکە چییە؟ یا خوێندنەوە ئەیدێنە لیژنەی یاسایی خوێندنەوەی یەکەمی بۆکەین یان ئەیدێنە لیژنەی یاسایی بەپێی مادەی 79 گەر پارەی پێویست بێنێرێ بۆ حکوومەت ئەڵێ پارەی ئەم پێشنیازە دابینەکەی ئەم پێشنیازە یاسایە بیکەین بە قانون ئەم تەبع مالیە تەحمولەکەی و ئێمە جەدوەلێکمان هەیە ئەو جەدوەلە بڵاوەکەینەوە لە سایتی پەرلەمان هەر فترە نافترەیەک ئێوە ڕاگەیاندنکارن هیوادارم متابعی بکەن پرۆژەیەک نییە بەناوی پرۆژەی ئۆپۆزیسیۆن پرۆژەی ئەندامانی پەرلەمانە بەڵام ئۆپۆزیسیۆن ینی حەقێکی خۆ ڕەوای خۆیەتی دائیمەن ئەو پێشنیازە یاسایانە پێشکەشە کاکە ڕەهەندی دارایی هەیە بۆ نمونە دەرماڵە بۆ نمونە سلفەی عقار بۆ نمونە گەڕاندنەوەی پاشەکەوت حەقی خۆشێکی منیش ئۆپۆزیسیۆن بم وا ئەەکەم بەڵام من پێویستی بە پارەیە دەسەڵاتەکەی پەرلەمان دیاری کراوەڵێ ئەگەر پارەی ویست بینێرە بۆ حکوومەت تەبانەڵێن بۆ پەرلەمان ئەگەر پارەی بوێ ئینێرێ بۆ حکوومەت ئەوە شتێکە لە هەموو دنیا وایە ینی پارەی ویست ئەبێ بچێ بۆ حکوومەت نمونێکی بەسی تێنمەوە کاتی خۆی مالیکی ڕئیس وزەرا بوو ئەنجومەی نوێنەرانی عێراقی قانونێکیان دەرکرد بوو بەبێ ئەوەی بۆ تەبع مالیەکەی بۆ بارگرانی دارایەکەی بگەڕێنەوە بۆ حکوومەت پەنای بدە بەدەمی محکەمەی فیدراڵی داواکەی بردەوە محکەمەی اتحادی قرارێکی دەرکرد وتی لەبەرەوەی ئەم پێشنیازە پرۆژە یاسایە جێبەجێکردنی پێویستی بە پارەیە ئێوەش پرسان بە حکوومەت نەکردو بۆ دابینکردنی پارەکەی مادەکان ئیلغا بوونەوە کە پەیوەندی بە پارەوە هەبوو یعنی ئەمە شتێکە لە هەموو شوێنێک وایە ئەو ڕۆژە بەرپرسیەکەمی NDA هاتبوو بۆ پەرلەمانی کوردستان کە ئەوان ئیشەکەن لە پەرلەماناتی دنیا ئاینەن پرسیارم لێکردن ئەیوت لە هەموو شوێنێک وایە ینی پەرلەمانێک نییە پێویستی بە پارە بەبێ حکوومەت ئیشی تا بکەیت و هەندێک پێشنیازە یاسایە لێت ناشارمەوە ینی ئۆپۆزیسیۆن ئەندامیان هەیە لە ناو لیژنەکانی پەرلەمانی کوردستانە بۆ من گرنگ نییە هی ئۆپۆزیسیۆنە یاهی لە ڕاستیە هی دەسەڵاتەوە زۆرترین پێشنیازە یاساش لە ڕاستیە ئەوان پێشکەشیەکەن بەڵام ئێمە جەدوەلێکمانەیە گەر پێویستان بۆ توانم جەدوەلەکەتان بۆ بنێرم کە ئیسباتی یەکەم یەک پێشنیازە یاساش لە لای دەستی سەرۆکایەتی نەماوە لای لیژنەکانی پەرلەمانە لە ناو لیژنەکانی پەرلەمانیشە ئەندامانی ئۆپۆزیسیۆن و دەسەڵات پێکەوە ئیژەکە موچە لە چ ڕوویەکەوە نەخێر موچە هی ئەوە نییە بکرێتە مەسەلەن ینی متمانە دروست نەکایان ببێتە مای ناسەقامگیری دەرونی بۆ هاوڵاتیە بێ هاوڵاتی هەموو کاتێک تەوقعی وابێ کە لە کاتی خۆیە و بە تەواوی موچەکەی وەرەگرێ ئەمەی کە لە هەرێمی کوردستانە ڕووەدا حاڵەتێکی نائاسایی و ناسروشتیەوە پەیوەندی بەو قەیرانە داراییەوە هەیە کە هۆکاری زۆرن بەشێکی پەیوەندی بە عێراقەوە هەیە بەشێکی پەیوەندی بە نرخی نەوتەوە هەیە بەشێکی پەیوەندی بە داهاتەکانی ناوخۆیەوە هەیە و بەشێکیشی پەیوەندی بەو ناڕێکیە هەیە کە لە کاتی خۆیان لە دامەزراندنا کراوە باڵ ئێوەمانەوە بۆ ئەخیر بەڕە سەرۆکی پەرلەمان ئەمە دڵمان گەورەیە سپاس بۆ ئەم دیدارە من ئارام بەکرد لەگەلی کوردستان سێ پرسیارم هەیە یەکیشیان تایبەت بە دەستور لەسەر کاتی گفتوگۆکردن لەسەر دەستور وەکو خۆ دووتر ئیترەوە نزیکی ساڵێک ماوە بۆی کە کۆتایی بەم خولەی پەرلەمان بێ یعنی لەم کاتەیە کە ماوە بەرەو هەڵبژاردن بچین یان نەچین پێ دوانیە کە گفتوگۆکردن لەسەر دەستور دیسانە و بێت بە مادەیەکی مزایەدە گرفت بۆ سەرۆکایەتی پەرلەمان بۆ خەڵکی کوردستان بەگشتی دروستکات چکە دەستورۆک و خۆ دوتت پەیوەندی بە هەمووانەوە هەیە سەبارەت بە هەڵبژاردن ئەمەوێ ڕای خۆت بزانم وەکو سەرۆکی پەرلەمان و ڕوئیای خۆت بە خوێندنەوەت بۆ دۆخەکە چ جۆرێک لە هەڵبژاردن بۆ کوردستان گونجاو بۆ قۆناغی کە ئێستا هەیە لە نێو هەموو ئەو جۆرە لە ململانێ و لە ئەزمموی پێشتریش بۆ پەرلەمانی عێراق کە بینیمان بازنە وردەکان بازنە بچووکان ئەمێ ڕوئیای سەرۆکی پەرلەمان بزانم بۆ بابەتە سەبارەت بە کۆچ زۆر پرسیار کرا و خۆشت ڕوونکردنەوە دا هەم لەسەر کاری و لیژنەی کە دیاری کرابوو و هەمیش دڵنیام لە ڕێی کەناڵەکانی میدیاوە تێدەکەن خەڵکە ئەو لیژنەیە بۆچی پێکات بەڵام باواز لەوەش بێنین کاری خێرا ئانی بۆ ئەو بابەتە چییە وەم وەکو پەرلەمان چیتان بەدەستەوێ یانی چ بڕیارێک دەدەن ئەگەر چی وەکو خۆت و دێمە چاودێری دەکەین بەڵام دەکرێەوە ژۆکو نوێنەری خەڵک جۆرێک لە فشاری جیاواز دروستکەن بۆم حاڵەتە بۆم دیاردێ سوپاس بەڵێ زۆر سوپاس ڕاستی وەکوتم ینی دەستور یان با بڵێن کۆی پرۆسەی ئامادەکردنەوەی دەستور بۆ ڕاپرسی لە دۆخێکی ئارام یان لە دۆخێکی سەقامگیرە باشترە بەڵام ئەمە واجبێکی پەرلەمانی کوردستانە کە ئەم لیژنەیە پێک بێنێتەوە
و ئێمە لەگەڵ سەرۆکاتی هەرێم و لەگەڵ بەڕێز سەرۆکی هەرێم لە پەیوەندێکی بەردەواما بووین بۆ ئەوەی کە ئەم کارە بکەین. ئێمە سەردانەکانمان کرد و بەڕێزیشان سەردانەکانیان کرد. ئیشکالەکە چییە؟ بۆ ئەوەی ڕشنووسی دەستور لە ناو هۆڵی پەرلەمان پەسەند بکرێ پێویستی بە 74 دەنگە، کەواتە ئێمە پێویستمان بە ڕەزامەندی هێزە سیاسیەکانە و بەتەنها هێزە سیاسیەکان بەس نین، چونکە دەستور بەتەنها بۆ حیزبە سیاسیەکان و هێزە سیاسیەکان نانووسێتەوە. دەستور بۆ هاوڵاتیکی ئاسایش هەنووسێتەوە کە ڕەنگە هەر ئەسڵەن باوەڕی بە پرۆسی سیاسی نەبێ و بەشدار نەبێ لە پرۆسەکانی دەنگدان و بەشداری یەک دەنگدانی پەرلەمانی کوردستانیشی نەکرد بێ. لەبەرەوە بێ ئەم بابەتە بە هەستیاری مامەڵی لەگەڵ بکرێ، بەڵام ناشکرێ ئێمە 16 ساڵە حەقی ئەوەمان هەیە دەستورمان هەبێ، گرنگە بۆ پاراستنی قەوارەکە، گرنگە بۆ چەسپاندنی بنەماکانی ئازادیە گشتیەکان و بۆ مافەکانی هاوڵاتیان، گرنگە بۆ جاکردنەوەی دەسەڵاتەکان لە یەکتری، گرنگە بۆ دروستکردنی هاوسنگی لە نێوان دەسەڵاتەکان، گرنگە بۆ چەسپاندنی دیموکراسی، بەڵام نەمان بووە. دڵنیام بەڵێ دڵنیام کەمە بڕیاری هەڵبژاردن بدەین، حتا ئەو لیژنێش دروست بکەین ئاسان نییە درافتەکە بنووسێتەوە، چکە دەکەوێتە ژێر کاریگەری تای هەڵبژاردن بۆ بێگومانە. سەبارەت بە کۆچ ئەمە سەریح بم لەگەڵت. ئەم دۆخەی ئێستا هەیە دۆخێکە پەیوەندی بە دەوڵەتەوە هەیە. ئەوەنەی پەیوەندی بە دەوڵەتەوە هەیە، ئەوەنە پەیوەندی بە پەرلەمانێک نییە کە لە ناو هەرێمێکایە. ڕاستە زۆری ئەوانەی کە سەفەریان کردو لە عێراقەوە یان کۆچیان کردو لە عێراقەوە کوردن، بەڵام ئێمە لە سنووری ئەو دەسەڵاتانەی کە قانون و کە پەیڕەوی ناوخۆ پێیداوین ئەوەیە کە لیژنەیەکمان بچێ بۆ بە دواداچوون و لیژنەیەکیشمان لێرە لە پەرلەمانی کوردستان ئیش بکا لەسەرەوەی کە دیاردەکە ڕابوەستێ و هۆکارەکانی چارەسەر بکرێ. هەردوو لیژنەکە ینی پێکەوە ینی بە پارالێل بە هاوتەری پێکەوە ئیژەکەن. ئەوانەی ئەڕۆن کە داوای پشتیوانی، داوای دەعم، داوای مامەڵی ئینسانیەکەن بۆ کۆچبەرەکان ئیشی خۆیانەکەن، ئەوانەشی لێرە لە دوای هۆکارەکان و چارەسەرەکان ئەگەڕێنەوە تەنسیقەکەن لەگەڵ دامەزراوەکانی حکوومەت لەم سیاقەیە بە جیاواز ئیشەکەن و دواتر هەردوو ئیشەکە پێکەوە بەڵکو بتوانین ڕۆڵێکمان هەبێ لە کەمکردنەوەی نەهامەتێکە. حەزەکەم احتیفاز بە ڕای خۆم بکەم. ئەزانی لەم بابەتە حەزەکەم احتیفاز بە ڕای خۆم بکەم، چونکە وەکوتم ئێمە ئیدارەی پرۆسسێک دەدەین، نامەوێت هیچ کاریگەریەکەم هەبێ لەسەر ئەوەی کە هەیە. ینی بۆ نمونە ئەگەر بۆ بڵێم من حەزم لەو جۆرەی هەڵبژاردنە و فراکسیۆنەکانی پەرلەمان دابەش ببن، ئەو کاتە دائیمەن بەو چاوە سەیری سەرۆکی پەرلەمانەکەن کە خۆی حەزی لەو نوعەیە لەبەرەوە دامی ئەو تەوەجوهە دەکا. حەزەکەم احتیفاز بەوە بکەم بۆ خۆم ئەگەر بکرێ، چونکە ئیدارم پێ نادرێ لە ڕاستی. ئاخر نامەوێت ڕێی خۆم بڵێم. ینی ئەزانین چۆنە ئێستا بۆ نمونە موسبەقەن بزانن تۆ حەز لە ئەم گوڵە سپێیە و ئێمەش دوایی هەرێکە و بمانێ گوڵێک هەڵبژێرین، تۆمان بە حەکەم ناوێت چکە موسبەقەن ڕێی تۆ زانین. حەز ناکەم ڕێی موسبەقی خۆم بڵێم. بەڕێ سەرۆکی پەرلەمان سوپاس بۆ دەرفەتە. من سەرەتامێ دوو پرسیاری خەڵکە ڕاستی بەڕێزت کەم. یەکەمیان هەم بۆ چوونێکەیە لەم خولەیە، هەم سەرۆکایەتی هەرێمەکو دامەزراوە و هەم پەرلەمان خراونە گۆشەیەکەوە، هەریکە بە شێواز و تەکنیکی خۆی و فۆکەسەکە خراوەتە سەر حکوومەت. ئینی تەنانەت دۆخێک دروست بووە وا حەزەکەن یان وا دەرەکەوێ کە یاسایەکی باشیش لە پەرلەمان تێ ئەپەڕێندرێ یانوێ بڵێن بە ڕاستپاردەی حکوومەت بوو. ینی ئەمە قسەی خەڵکە بۆ چوونی بەڕێست وەکو سەرۆکی پەرلەمان لەو بارەوە. دووەمیان مەسەلەن کۆمەڵێک پرسێ خەڵگەیە پەرلەمان قسە بکە. بۆ نمونە من دوو نمونە بۆ بەڕێز دەهێنمەوە. یەکەمیان لەسەر پرسی کۆچ کە زۆر لە هاوڕێکانم پرسیاریان کرد، هاوکارانم پرسیاریان کرد. حکوومەت کۆمەڵێک لە دوانی جیای داوە لەو چەند ڕۆژەیە، دەستی لە پشتە، خەتای هێزێکی سیاسی دیاری کراوە، خەڵک ئەغرا کراوە. ینی کۆمەڵێک شتە ئەوترێک کە لە واقعی خەڵک دوورە، خەڵک چاوی لە پەرلەمانە قسە بکە. بەڕێزیشی دووتە دوێنەی پەرلەمان شێوێنراوە و هەندێک خەڵک بەتەواتی لە کاری پەرلەمانی تێنەگەیشتووە. ئەبێ لەم حاڵەتەیە کە خەڵک داوای قسە لە پەرلەمانەکە، کە خەڵک داوای حقیقەت لە پەرلەمانەکە، کە لانی کەم ئێوێ ئاهێک بە دڵیا بێ بڵێ کاکەمە حقیقەتەکەیەتی دەست لە پشتی ئەمەوە نییە، هەژاریە، نەعەدالەتیە، بێ ئومێدیە. کامیانە پەرلەمان بێر باسی کات و بڵێت ئێمە هەوڵە دەین چارەسەری کەینەوە کلیژنەیەک بڕوا لە بیلاڕوسیان لە پۆڵەند، ئەمانە
کۆمەڵێک بەڵێننامەی یەکێتی ئەوروپا هەیە ڕەنگە هەرێمی کوردستان ناتوانێت تەدەخلی بکات لە نمونەی دووەمەوە مەسەلەن هەموو بەیانێک کە هەڵستی سەیری بۆرسی عالەمیەکەینەوت بەرز بۆتەوە لە جموجۆڵی خاڵە سنووریەکان حرەکەیەکی باشەیە و بەغاش 200 ملیارە نێرێ کە هەر گەیشتە سەر دابەشکردنی موچە ئەنووسێن بە دایرێکەوە وڵات داهاتی نێناوەتەوە یعنی تۆ سەیرەکەی ئەمە قەلقی و ناومێدی دروست کرد خەڵک ئێوە پەرلەمان لەمە قسە بکە لەکوێ ڕەنگە بۆ منەوە ڕۆژنامە ئەمە دقیق ڕوون بێ بەڵام ئەنی پەرلەمان یا لیژنەکانی پەرلەمان یان سەرۆکاتی پەرلەمان و سەرۆکی پەرلەمان مەسەلەن دو ڕۆژ موچە تاخیرە بێ من بینی و بە کۆمنتم بینیوەڵێ با پەرلەمان داخین باشە ئێوە لەکوێ ئەوەن بەڕاستی حەزەکەم بە دقیقی ئەمە دووەم هەڵبژاردن هەرێمی کوردستان لە بەردەم هەڵبژاردنێکەوە بە ڕێزت باست کردێکێکە لە تەوەرەکانت ئێمە بینیمە لە ماوەی ڕابردوو هەڵبژاردننی عراق کرا و خەڵکێکی زۆر نەچوو بۆ سەر سندۆقەکانی دەنگدا لە تەواوی عراقا و بە هەرێمی کوردستانیشەوە ئەمە دەلالەتە لەوەی کە متمانە و ناومێدیشی زۆر هەیە لە عراقا و لە هەرێمی کوردستانە بوو بە تایبەتیش ورتر زیاتر هەیە چێ زمانی تۆمارێکی دەنگدەرانی پاک و نەزیهەکات چێ زمانی کۆمسیۆن و هەیئەتێکی کۆمسیۆنی پاک و نەزی هەکات مەسەلەن ئێمە جۆمە لە هەندێک لێ دوانە بێ هەندێک هێزی سیاسیەڵێ لە ئێستاوە من ڕقەمەکەم ئەوەندەیە هەست ناکەی ئەگەر بێت و ئێمە بەم هەموو کێشانە بەو هەموو ناومێدیانە بڕۆینە ناو پرۆسی ئینتیخاباتەوە دۆخی هەرێمی کوردستان ئەچێتە چەقبەستوێکی زۆر زیاتر و ڕەشبینیەکی زۆر زیاترە وەختە ڕەنگە خەڵک لە برەوەی کۆچکا بۆ ئەوروپا خەڵک کۆچکا بۆ ئێران ینی بگەینە ئەو دۆخە گەر بێت و بۆ شێوێ چکەوەی ئێستا حکومی عراق کە ئەگەر لە حاڵەتێکا حکوومەتیش پێک دێ بەپێی هەموو دەرەنجامەکان سەداسی کوتلەکان ینی سەداسی خەڵک متمانەی داوە بۆ حکوومەت و بۆ پەرلەمانە لە عراقا سوپاس بۆ بەڕێستە سەبارەت بەوەی بەڵێ سەبارەت بە تۆمارێکی دەنگدەرانی پاک و کۆمسیۆنێک کە جێی متمانە بێ لە ڕاستی ئەمە بۆیە کۆبوونەوەکەین لە پەرلەمانی کوردستان و لەگەڵ فراکسیۆنەکان قساکەین بۆەوەی کە کۆمسیۆن بە شێوەیە کارا بکەینەوە کە جێی متمانەی هەموو هێزانە بێت کە بەشداری لە هەڵبژاردنەکەن و جێگەی ڕەزامەندی بێت چکە دوجار ئەو کۆمسیۆنە پرۆسەکە بەڕێوە بە سەبارەت بە تۆماری دەنگدەران دوایەوەی کە کۆمسیۆن با بڵێن هەیئەتێکی تازەیە خەڵکی تازە دێ هەر ئەوانن بەو شێوەیە کاراکرێتەوە کە ئێمە ئیتفاقی لەسەرەکەین لە پەرلەمانی کوردستان ئەوان تۆماری دەنگدەرانەکە ئاماداکەن بەوەی پێشوو دەیکەن ئیزافاتی بۆکەن بە ئەلکترۆنی ئەیکەن ئەوەی عێراق هێنن ئەوەش لە ڕاستیا بە ئیتفاقی لەسەر بکەین پێشوەختە بە ئیتفاقمان لەسەر کردبێ یا با بڵێن لانی کەم فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان و هێزە سیاسیەکان ئیتفاقیان لەسەر کردبێ ئێمە بمانێت ئینتیخاباتێکی باش بکەینە بێ کەرەستەکانی باش بن واتە بێ ئەو مؤسسەی دامەزراوەی بەڕێوەی باجی متمانەی هەموو هێزەکان بێ کە بەشداریەکەن لە ئینتیخابات تۆماری دەنگدەرانەکە تۆمارێکی دەنگدەرانی پاک و خاوێن و باش بێ و قانون انتخاباتیش قانونێکی انتخاباتی گونجاو بێ لەگەڵ دۆخی ئێستای هەرێمی کوردستان و خواستی خەڵکی کوردستان و هێزە سیاسیەکان لەناو هەرێمی کوردستانە ئەم سێ کوچکەیە بەیەکەوە لە ڕاستیە یەکتری تەواوەکەن بەڵام ئامانجەکە ئەوەیە انتخاباتێکی پاک و بێگەرد و جێمتمانە و جێباوەڕی هەموو ئەو هێزانە بێ کە بەشداری انتخاباتەکەن لەگەڵ خەڵکی کوردستانە سەبارەت بەوەی کە ئەو یاسانی لە پەرلەمان دەرەچن لە ڕاستیە لە ناو پەیڕەوی ناوخۆ هاتووە بۆ هەڵسەحی سەرۆکاتی هەرێم بۆی هەیە پرۆژە بنێرێ سەرۆکاتی حکوومەت بۆی هەیە پرۆژە بنێرێ دە ئەندامی پەرلەمان بۆی هەیە پێشنیاز پێشکەشکە ئەو دەستە سەر بەخۆیانەی یان کە پەرلەمان لە پەرلەمان قانونیان بۆ دەرچۆ لە ناو قانونەکانیانە هاتووە بۆیان هەیە پێشنیا پرۆژە یاسا پێشکەشکن بۆیان هەیە بیکەن ئێمە لەو سیەی کردومانە 19 پەرلەمانە 11 حکوومەتە و ئەمە دۆخێکی زۆر سروشتیە حکوومەت پرۆژە یاسا بنێرێ بۆ پەرلەمان چونکە لە ناو قانون هاتووە و لە ناو پەیڕەوی ناوخۆش هاتووە بەڵام ژمارەی ئەوانەی کە پەسەندمان کردووە ئەوانەی کە پەرلەمان خۆی تەبەنی کردووە دوو ئەوانەیە کە حکوومەت بۆ پەرلەمانی ناردۆ خۆزگە حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژە یاسای وەبەرهێنانی بناردایە خۆزگە لە کاتێکی نزیکە پرۆژە یاسای پەروەردەی بناردایە کە ئەمانە لەبەرەوەی زۆر ڕەبتن بە حکوومەتەوە زۆر ڕەبتن ینی پەیوەستن بە دەسەڵاتی تەنفیزیەوە ئەوان باشتر ئەتوانن تەبەنی بکەن
بەڵام هیچ پێشنیاز یاسایەکیان هیچ یاسایەک لە پەرلەمانی کوردستان لەسەر ڕاستپاردەی هیچ کەسێک جێبەجێ ناکرێ و لەسەر ڕاستپاردەی هیچ بەڕێزێک پەسەند ناکرێ ئەوەی ئەکرێ ئەنجومەنی وەزیران وەکو دامەزراوە دەینێرێ ئێمە ئیکەینە قانون سەرۆکاتی هەرێمیش قانونی پرۆژەی بۆ نادوین کردومانە بە قانون دەستەیەکیش بۆمان بنێرێ دەیکەین بە قانون چونکە قانون فەرزی کردووە لەسەرمان کە ئەبێ بەو شێوەیە مامەڵە بکەین. سەبارەت بەوەی کە ئیبرازکردنی بۆ نمونە یەکێک لە سێ دەسەڵاتەکە لە بەرامبەر دەسەڵاتەکانی تر ئەمە هەر هەبووە و هەر ئەمێنەیەوە تا بەم شێوەیە هەرێمی کوردستان بەڕێوە بچێ ڕەنگە هەر بەردەوام بێ لەبەرەوەی ئەوانەی کە حکوومەت دەسەڵاتی زیاترە حکوومەت پارەی لەبەردەستە لەبەرەوەی کە ڕەنگە ئیعلامێکی بەهێزی لە پشت بێ ڕەنگە با بڵێن ئەو حیزبە سیاسیانەی بەشدارن لە حکوومەت حەسکەن حکوومەت زیاتر ئیبراز بکەن و حاڵەتێکی سروشتیە لە زەمەنی ئێماوانە بۆ لە ڕابردووشە هەروە بۆ هەروە شەمێنێتەوە ئەگەر لەسەر ئەم عقلیەتەی مامەڵەکردن لەگەڵ دامەزراوە دەستوریەکان لە هەرێمی کوردستان بەردەوام بین من هیوا ئەخوازم خولی داهاتووی پەرلەمانی کوردستان لەم خولە بەهێزتر بێ سەرۆکی پەرلەمان لەم سەرۆکی پەرلەمانە باشتر بێ هەمیشە ئینسانە بێت تەمەنای باشترین بۆ گەلەکەی بخوازێ باشترینیش ئەوەیە کە هەموو دامەزراوەکانی دامەزراوەی بەهێز بن ئێمە جێ ئەسەفە بەشێکی زۆر لە دامەزراوە گرنگەکانمان لە داڕزین نزیک بوونەتەوە سپاسانە.